بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. ناوی کتێب پاداشت و سزا لە فەرمایشتی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم. نووسینی سیروان کاکە ئەحمەد. تیڕاژ 2000 دانا. چاپی یەکەم ساڵی چاپ 2015. خوێندنەوەی ڕەشوان کاک خضر. کارە دەنجیەکان ستافی ڕۆشنایی دەنجی. بسم الله الرحمن الرحيم. وإن ربك لذو مغفرة للناس على ظلمهم وإن ربك لشديد العقاب. آية 6 سورة الرعد. پێشکەش بێ بەدایک و باوکم، هاوسەرم، براو خوشکەکانم، گشت برادرانم، هەر کەسێک کە دەیخوێنێتەوە کاری پێدەکات. بسم الله الرحمن الرحيم. وبه نستعين. لەژێر ڕۆشنایی ئەم دوو ئاەتە مبارەکەی خودای بەرز و بێوێنە کە لە قورئاندا فەرموویەتی: نەبئ عیبادی ئەنی ئەنە الغەفور الرحیم وأن عذابي هو العذاب الأليم. ئاەتی 49 و 50 لە سوورەتی ئەلحیجر. واتە هەواڵ بدە بە بەندەکانم کە بەڕاستی من لێبوردە و میهرەبانم، بەڕاستی بێگومان سزاکەشم بۆ خراپەکاران سزایەکی زۆر سەخت و بەئێش و ئازارە. هەسان بە دانانی دەرسێک لە مزگەوتی ئەڵڵاهو ئەکبەر بۆ هەندێ برای خۆشەویست. دوای ئەوەی هەستم کرد کە سوودێکی زۆریان لێ بینیوە، بە باشم زانی ئەم دەرسانە کۆبکەمە و بیخەمە سەر کاغەز بۆ ئەوەی لە دوو توێی کتێبێکدا چاپ بکرێن و بڵاو بکرێنەوە، تاوەکو ڕێژەیەکی زیاتری مسڵمانان لێی سودمەند بن و بشتواندرێ لە مزگەوت و شوێنە تایبەتیەکان و ماڵەکان دەرسی لەسەر بخوێندرێ، خەڵکیان لەسەر پەروەردە بکرێ. دوای ئەم هەوڵە ئەم کتێبە چاوی بە دنیای چاپ هەڵێنا و ئێستا لە ژێر دەستی تۆی بەڕێزدایە بۆ ئەوەی بیخوێنیەوە و لێی بەهرەمەند بی. تێبینی ئەم دەرسە دوو بڕگە بوو. بڕگەی یەکەم پاداشت و سزا لە فەرمایشتی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم. بڕگەی دووەم بەناونیشانی فەرمودەیەکی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم. بتوانم بڵێم لە شوێنی خۆیدا شایانی باسە ئەم فەرمودانە لەبەر دەکران و هەفتانە پرسیار و وەڵامیشیان هەبوو. سیروان کاکە ئەحمەد، 6 ڕەمەزانی 1434 هیجری. هەولێر. گرنگی باسکردنی پاداشت و سزا لە قورئان. لاپەڕا 6. لە قورئان و سوننەتدا بۆ هیدایەتدانی خەڵک زۆر ئاماژە بە پاداشت و سزا کراوە، چونکە مرۆڤ هەمیشە کارێک دەکات حەز دەکات بزانێ چ پاداشتێکی هەیە، ئەگەر ئەنجامی نەدات چ سزایەکی هەیە یان بە پێچەوانەوە. سەرنجام بەزانینی ئەم پاداشت و سزایە ئارەزووی ئەنجامدانی کردەوەی چاکەکانی زیاد دەبێ و هەوڵی زیاتر دەدات بۆ خۆ دوورگرتن لە کردار و گوفتارە خراپەکان. کاتێ تەماشای قورئان دەکەین دەبینین خودای پەروەردیگار لە ناردنی هەموو پێغەمبەران عەلەیهی السەڵات وەسەلام دوو وشەی فەرمووە کە بریتین لە مبەشیرین و منذرین، واتە موژدە دەرن و بە پاداشت، ترسێنەرن بە سزا. با سەرنجی چەند ئاەتێک لە قورئان بدەین کە موژدەدان بە پاداشت و ترساندن بە سزایان تێدا باس کراوە کە ئەمە ئەوە لێ وەردەگیرێ ئێمەی مسڵمان لە کاتی بانگکردنی خەڵکی ڕێنماییکردنیان هەمان شێوازی قورئان پەیڕەو بکەین. خدای کاربەجێ لە سوورەتی ئەنیساءدا دەفەرمێ: ڕوسولا مبەشیرین ومنذرین لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل وكان الله عزيزا حكيما. واتە پێغەمبەرانێکی موژدەدەر بە پاداشت و ترسێنەر بە سزای بۆ ناردوون، تاوەکو دوای هاتنی پێغەمبەران خەڵک بەڵگەی لەسەر خودا نەبێ وەخوا زاڵی کاربەجەیە. و هەروەها لە سوورەتی ئەلئەنعامدا فەرموویەتی: وما نرسل المرسلين إلا مبشرين ومنذرين. پێشەوا قورتوبی لە تەفسیری ئەم ئاەتەدا گوتیەتی: ئەی بالتەرغیب والتەرهیب، یعنی بە ئارەزوو دانەبەڕ و ترساندن. بەڵام حەسەنی بەسڕایی ڕەحمەتی خوای لێبێ گوتیەتی: مبشرين بسبعة الرزق في الدنيا والثواب الآخرة، يدل على ذلك قوله تعالى:
ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض ولكن كذبوا فأخذناهم بما كانوا يكسبون. سورة الأعراف آية 96. ومعنى منذرين مخوفين بعقاب الله، واتە مژدەدەرن بە فراوانی لە ڕزق و ڕۆزی لە دنیا و پاداشتی زۆر لە دوا ڕۆژ. بەڵگەش لەسەر ئەمە فەرمایشتی خودای بەرزە کە دەفەرمێت ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات. ولسورة غافر جدا فرميتي غافر الذنب وقابل التوب شديد العقاب ذي الطول لا إله إلا هو إليه المصير. يعني لێبوردەی گوناح و تاوانە خودای گەورە و وەرگری تۆبە و گەڕانەوەی گوناه بارانە و پاداشتیان دەداتەوە، بەڵام سزایەکی زۆر سەختە بۆ گوناه بارانێک کە ناگەڕێنەوە. لەم ئاەتەدا خدا بۆمان ڕوون دەکاتەوە کە لەگەڵ ئەوەی خدا خاوەنی لێخۆش بوونە و لە گوناهەکان و بۆ کەسێک تۆبە دەکات، بەڵام خاوەنی سزایەکی زۆر توند و بەئێشە بۆ کەسێک کە لە خۆی بایی بێ و سەرپێچی بکات. ئەم دوو سیفەتە لە زۆر شوێنی قورئاندا ئاماژەی پێکراوە و هاتووە بۆ ئەوەی بەندە لە نێوان ئومێد بە ڕەحمی خوا و ترس لە سزای خوددا بمێنێتەوە. و لە سوورەتی ئەلبڕوجدا خدا وەسفی خۆی دەکات و دەفەرمێت إن بطش ربك لشديد إنه هو يبدئ ويعيد وهو الغفور الودود. ئاەتی 12 و 13 و 14. واتە بێگومان دەست وەشاندنی پەروەردگاری تۆ زۆر سەختە، هەر ئەو لە سەرەتاوە مرۆڤ دروست دەکات و دوای مردن زیندوی دەکاتەوە و هەر ئەو لێخۆشبووی میهرەبانە. هەروەها لە سوورەتی ئەلئەنعامدا فەرموویەتی إن ربك سريع العقاب وإنه لغفور رحيم. واتە بێگومان پەروەردگارت سزای زۆر خێرایە، بەڵام لەگەڵ ئەوەش زۆر لێبوردە و بەبەزەیشە. سزای خێرایە بۆ کەسێک کە شایستەی سزا بێ و تۆبە نەکات، و لێبوردە و بەبەزەیشە بۆ کەسێک کە شایستەی ڕەحمەت و بەزەی و لێبوردنی خودای پەروەردگارە و زۆر زوو دەگەڕێتەوە بۆ لای خوددا. هەروەها فەرموویەتی لئن شكرتم لأزيدنكم ولئن كفرتم إن عذابي لشديد. سورة إبراهيم آية 7. واتە ئەگەر سوپاس گوزاری بکەن لە گشت بەهرەکان بۆتان زیاد دەکەم، بەڵام ئەگەر سفلە بن ئەوە سزای من زۆر سەخت و بەئێشە. و لە سوورەتی ئەڕەعددا فەرموویەتی وإن ربك لذو مغفرة للناس على ظلمهم وإن ربك لشديد العقاب. ئەگەر لەم ئاەتانەدا وردبینەوە دەبینین سەرەتا خوددا ئومێدێک دەبەخشێ وەک پاداش بۆ چاکەکاران، دوایی باسی شتێکی ترسێنەری کردووە کە سزای خوددایە بۆ خراپەکاران کە ئەم شێوازە زۆر گرنگی پێدراوە لە قورئان وەک پێشتر باسمان کرد. جا ئەم قورئانەی کە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم خەڵکی بۆ لا بانگ دەکات و ئەوەندە تاکید لەسەر ئەم شێوازەی بانگەوازە بکاتەوە، بێگومان پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم هەر چاوەڕێی ئەوەی لێ دەکرێت کە لە کاتی بانگەوازی کردنی خەڵک بۆ ئەم دینە پیرۆزە هەمان شێواز لە فەرمایشتەکانی ڕەچاو بکات، وەک ئێمە کە شوێنی پێی هەڵگری پێغەمبەری خودداین صلی الله عليه وسلم. دەبێ هەوڵ بدەین لە کاتی بانگەوازی بۆ ئاینی پیرۆزی ئیسلام هەمان شێواز ڕەچاو بکەین بۆ ئەوەی مسلمانان هەمیشە لە نێوان الخەوف وەڕەجا دابژین، بترسن لە هاتنە خوارەوەی سزا و تووڕەیی خوددا، ئومێدی زۆریشیان هەبێ بە لێبوردەیی و بەزەی خوددا. فەرمودەیەکی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لەم بارەوە ئەنەس خوددا لێی ڕازی بێ دەڵێ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم چووە لای گەنجێک لە کاتی مردندا بوو، پێی فەرموو حاڵت چۆنە؟ حاڵت چۆن دەبینی؟ یانی کە خەریکە لە دنیا کۆز دەکەی بۆ دوا ڕۆژ، ئومێدت چەندە بە ڕەحمی خوا هەیە و ترست چەندە لە سزای خوددا هەیە؟ ئەویش گوتی ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم، ئومێدم بە ڕەحمی خوددا هەیە، سەرەڕای ئەوەی ترسم لە گوناهەکانیشم هەیە. ئەویش فەرمووی هیچ کاتێک لە کاتی مردندا ئەم شتانە لە دڵی بەندە کۆ نابنەوە مەگەر خوددا هەر ئەوی پێدەبەخشێ و کە ئومێدی پێی هەیە و دەیپارێزێ لەوەی کە لێی دەترسێ.
پاداشتی چاکبوون لەگەڵ دایک و باوک و سزای خراپبوون لەگەڵ دایک و باوک. لاپەڕە 26. پاداشت ڕیضە الله فی ڕیضە الوالدین، واتە ڕەزامەندی خوددا لە ڕەزامەندی دایک و باوکدایە. واتە ئەگەر دایک و باوکێکی مسڵمانی دیندار لە منداڵەکەیان ڕازی بوون و وە خودای گەورەش لێی ڕازی دەبێ. سزا ثلاثة لا ينظر الله إليهم يوم القيامة: العاق لوالديه، ومدمن الخمر، والمنان بما أعطى. واتە سێ جۆرە کەس هەن خودای گەورە تەماشایان ناکات لە ڕۆژی قیامەتدا: ئەوەی ئەزیەتی دایک و باوکی داوە و ئەوەی بەردەوام بووە لەسەر خواردنەوەی شەراب تا مردن، و ئەوەی خێرەک دەکات و دواییش منەتی لەسەر ئەو کەسە دەکات کە خێرەکەی پێکردووە. ڕوونکردنەوە. خودای پەروەردیگار لە زۆر شوێنی قورئان ئاماژەی بە مافی دایک و باوک کردووە، بەڵام ئێمە تەنیا 2 ئاەت بەوێنە دێنینەوە کە خودای گەورە دەفەرمێت: وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا. سورة الإسراء آياتي 23 و آياتي 24. واتا پەروەردیگارت بڕیاری داوە کە شتێک نەپەرستن جگە لەو و لەگەڵ دایک و بابتان چاک بن. ئەگەر یەکێکیان واتە بابت یا دایکت یا هەردووچیان لای تۆ پیربوون و قسەی ناخۆشیان پێ مەڵێ، تەنانەت مەڵێ ئۆفیش، وەتەیە مەخوڕەوە پێیان هەڵمەشاخێ، بەڵکو قسەی نەرم و بەڕێزیان لەگەڵ بەکاربێنە و باڵی خۆ بەکەم زانینیان بۆ ڕابخە لەبەر بەزەیی و میهرەبانت پێیان. بڵێ ئەی پەروەردیگارم، ڕەحمیان پێ بکە وەک چۆن ئەوان منیان پەروەردە کرد بە بچووکی و مناڵی. دووهەم، دوای ئەنجامدانی نوێژ کە حەقی خوددایە، گەورەترین کردەوە کە مسڵمانان پاداشتی زۆر لەسەر وەربگیرێ و خۆشویست بێ لە لای خوا چاکەکردنە لەگەڵ دایک و باوکی بە بەڵگەی ئەم فەرموودەیە: عن عبد الله بن مسعود رضي الله عنه قال: سألت رسول الله صلى الله عليه وسلم: أي الأعمال أحب إلى الله؟ قال: الصلاة على وقتها. قلت: ثم أي؟ قال: ثم بر الوالدين. قلت: ثم أي؟ قال: ثم الجهاد في سبيل الله. واتا عبد الله کوڕی مەسعود خدا لێ ڕازی بێ دەڵێ: پرسیارم لە پێغەمبەری خوددا کرد صلى الله عليه وسلم چ کردەوەیەک لە هەموو کردەوەکان خۆشەویسترە لە لای خوددا؟ ئەویش فەرمووی: نوێژ لە کاتی خۆیدا. گوتم: دوای ئەو؟ فەرمووی: چاکە لەگەڵ دایک و باوک. گوتم: دوای ئەو؟ فەرمووی: تێکۆشان لە پێناوی خوددادا. سێهەم، هاوڵان باش لە مانای مافی دایک و باوک تێگەیشت بوون، بۆیە تەلحەی کوڕی مەعاویەی ئەسلەمی خوا لێ ڕازی بێ دەڵێ: چوون بۆ خزمەت پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم. گوتم: ئەی پێغەمبەری خوددا، من دەمەوێت لەگەڵ تۆدا بێمە جیهاد بۆ ئەوەی ڕەزامەندی خوددا بەدەست بێنم. فەرمووی: ئایا دایکت زیندووە؟ گوتم: بەڵێ. فەرمووی: بڕۆ خزمەتی بکە و دەستی پێوە بگرە. منیش گوتم: وا دیارە پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم تێم نەگەیشتووە، بۆیە چەند جارێک دووبارەم کردەوە. ئەویش فەرمووی: ئیلزەم ریجلەیها فەثەممە الجەنە. واتە بڕۆ دەست بە پێکانیەوە بگرە و خزمەتی بکە، بەهەشتت بۆ هەیە. چارەم، هەر کەسێ بیەوێ بە دەرگای نێوەڕاستی بەهەشت بچێتە نێو بەهەشت، دەبێ ڕەزامەندی دایک و باوکی لە دنیا بەدەستهێنابێ، چونکە پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم فەرموویەتی: الوالد أوسط أبواب الجنة فحافظ إن شئت أو ضيع. واتە دایک و باوک دەرگای نێوەڕاستی بەهەشتن، ئەگەر دەتەوێ بیان پارێزە و دەستی پێوە بگرە، یان لە دەست خۆتی بدە و زایەی بکە.
پێنجەم چاکەکردن لەگەڵ دایک و باوک سەرەڕای ئەوەی واجبێکی شەرعیە و هیچ منەتێکی تێدا نییە، بەڵام فەزلێکە. خوددا بەڵێنی داوە هەر کەس لەگەڵ دایک و باوکی باش بێ تەمەنی درێژ بکرێ و ڕزق و ڕۆزیشی بۆ زیاد بکرێ، وەک لەم فەرمودەیەدا هاتووە. عن أنس بن مالك رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم من سره أن يمد له في عمره ويزاد له في رزقه فليبر والديه وليصل رحمه. واتا أنسی کوڕی مالیک خوددا لێ ڕازی بێ دەڵێ پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک حەز دەکات تەمەنی درێژ بکرێتەوە و ڕزق و ڕۆزی بۆ فراوان ببێ ئەوە با چاکەکار بێ لەگەڵ دایک و باوکی و پەیوەندی خزمەتیش بەجێ بهێنێ. شەشەم گەورەترین هەڕەشەی تاوانی خراپبوون لەگەڵ دایک و باوک ئەم دوعای جوبریل و ئەو ئامینەی پێغەمبەری پێشەوایە صلى الله عليه وسلم. ڕۆژێک پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم بەسەر مینبەر کەوت سێجاران فەرمووی ئامین 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 کە هاتە خوارەوە لەسەر مینبەر هاوڵان گوتیان ئەی پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم بۆچی سێجار فەرمووت ئامین؟ فەرمووی جوبریل هاتە لام و گوتی من أدرك شهر رمضان فلم يغفر له فدخل النار فأبعده الله قل آمين فقلت آمين. ومن أدرك أبويه أو أحدهما فلم يبرهما فمات فدخل النار فأبعده الله قل آمين فقلت آمين. واتا هەر کەسێک بگاتە مانجی ڕەمەزان و کردەوەیەکی وا نەکات خوددا لێی خۆش بێ بچێتە ئاگر نەفرینی خوای لێبێ بڵێ ئامین منیش گوتم ئامین. و هەر کەسێک بەدایک و باوکی یان بە یەکێکیان ڕابگات و بتوانێت چاکەیان لەگەڵ بکات و چاکەشیان لەگەڵدا نەکات بچێتە ئاگر نەفرینی خوای لێبێ بڵێ ئامین منیش گوتم ئامین. هەفتەم دووگوناهی تایبەتمەند هەن خوددا پەلە دەکات لەسەر سزادانی خاوەنەکانیان لە دونیادا پێش ڕۆژی دوایی. یەکێکیان تۆغیانە واتە دەست درێژی و ستەمکردن وە سنوور بەزاندن. دووهەمیان ئازاردانی دایک و باوکە وەک پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم دەفەرموێ بابان معجلان عقوبتهما في الدنيا البغي والعقوق. هەشتەم ئەی گەنج جا کوڕ یا کچ زۆر وریابە لە مامەڵەکردنت لەگەڵ دایک و باوکت، چونکە هەرچەندە دیندار بی هەرچەندە خواپەرستیت زۆر بی هەرچەندە نوێژ و ڕۆژی تەنانەت حەجیشت کردبێ کە ئازاری دایک و باوکتدا هیچ کردەوەیەکت لێ قبوڵ ناکرێ بە بەڵگەی ئەم فەرمودەیە. عن عمرو بن مرة الجهيني قال جاء رجل إلى النبي صلى الله عليه وسلم فقال يا رسول الله شهدت أن لا إله إلا الله وأنك رسول الله وصليت الخمس وأديت زكاة مالي وصمت شهر رمضان. فقال النبي صلى الله عليه وسلم من مات على هذا كان مع النبيين والصديقين والشهداء يوم القيامة هكذا ونصب إصبعيه ما لم يعق والديه. واتا عمری کوڕی مڕەی جوهینی خوددا لێ ڕازی بێ دەڵێ پیاوێک هاتە لای پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم گوتی ئەی پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم شایەدیم داوە کە هیچ پەرستراوێک نییە بە حەق جگە لە خوددا و تۆش نێردراوی خودای 5 نوێژە فەرزەکانم ئەنجام داوە و زەکاتی ماڵیشم داوە و مانجی ڕەمەزانیش بەڕۆژوو بووم چی دەڵێی دەربارەی کەسێک کە ئاوای کردبێ؟ پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی هەر کەسێک لەسەر ئەم حاڵەتە بمرێ لە ڕۆژی دوایی لەگەڵ پێغەمبەران و ڕاستگۆیان و شەهیداندایە و ئاماژەی بە پەنجەکانی کرد و هێنایانیە لای یەکدی و دوایی فەرمووی مادام دایک و باوکی ئازار نەدابێ. مەفهوم مەخالەفەکەی ئەوەیە ئەگەر ئازاری دابن ئەوانە هیچ دەورێکی نابینن. نۆیەم لە زۆر شوێنی قورئاندا خودای بێهاوتە دوای ئەوەی داوەمان لێ دەکات کە هاوبەشی بۆ دانەنین پاشان ڕاستە و خۆ فەرمانمان پێدەکات لەگەڵ دایک و باوکمان باش بین
وەک لەم ئاەتانەدا دەردەکەوێ لا تعبدون إلا الله وبالوالدين إحسانا ئاەتی 83 سوورەتی البەقەڕە هەروەها لە سوورەتی النساءدا دەفەرموێ واعبدوا الله ولا تشركوا به شيئا ولا سورة الإسراء دفرمي وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا وبيقمان خرابون لقل دايكو باوك يچيك لقناها هر قوركان وبيغنبري خدا صلى الله عليه وسلم لفرمايشتي صحيح دا آماجي بيداوة ئەنەسی کوڕی مالیک خدا لێ ڕازی بێ دەڵێ پرسیار کرا دەربارەی گوناهە گەورەکان پێغەمبەری پێشەواش صلی الله عليه وسلم فەرمووی الشرك بالله وقتل النفس وعقوق الوالدين واتە هاوبەش بۆ خودادانان و کوشتنی کەسێک بەبێ هۆکار و ئازاردان و خراپبوون لەگەڵ دایک و باوک دێم دەربارەی سزای کەسێک لەگەڵ دایک و باوکی خراپە ئەوەندە بەسە لە ڕۆژی دوایی کە هەموو کەس چاوەڕێی ڕەحمی خوایە خدا تەمەشای ئەو کەسە ناکات کە لەگەڵ دایک و باوکی خراپ بووە لە دنیادا پاداشتی نوێژکردن و سزای نوێژ نەکردن پاداشت إذا تطهر الرجل ثم أتى المسجد يرعى الصلاة كتب له كاتباه بكل خطوة يخطوها إلى المسجد 10 حسنات واتە ئەگەر پیاو خۆی پاک کردەوە واتە دەست نوێژی هەڵگرت پاشان هات بۆ مزگەوت و چاوەڕوانی نوێژی کرد ئەوە بە هەر هەنگاوێک لە هەنگاوەکانی هەڵی هێناوە بۆ مزگەوت فریشتەکان دەچاکەی بۆ دەنووسن سزا أنه صلى الله عليه وسلم ذكر الصلاة يوما فقال من حافظ عليها كانت له نورا وبرهانا ونجاة من النار يوم القيامة ومن لم يحافظ عليها لم يكن له نور ولا برهان ولا نجاة وكان يوم القيامة مع قارون وفرعون وهامان وأبي بن خلف واتا ڕۆژێک پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم باسی نوێژی دەکرد فەرمووی هەر کەسێک پارێزگاری لە نوێژەکانی بکات ئەوە لە ڕۆژی دوایی بۆی دەبنە ڕووناچی و بەڵگە و ڕزگار کرد لە ئاگری دۆزەخ و هەر کەسێک پارێزگاریان لێ نەکات واتە ئەنجامیان نەدات ئەوە لە ڕۆژی دوایی نەڕووناچی هەیە بە چاوی خۆی بیبینێ و نەبەڵگەیەکی بەدەستەوەیە لە کاتی پرسیار و وەڵامی قیامەت و نەڕزگارکەریشی هەیە و لە ڕۆژی دوایی لەگەڵ قاڕون و هامان و فرعون و ئوبەی کوڕی خەلەف کۆ دەکرێتەوە ڕوونکردنەوە یەکەم دەستنوێژ شوشتن بە جوانی هۆی قوبوڵبوونی نوێژەکان و هەڵوەرینی گوناهەکانە وەک لەم فەرموودەیەدا هاتووە خۆشەویستی الله فەرموویەتی صلى الله عليه وسلم من توضأ فأحسن الوضوء خرجت خطاياه من جسده حتى تخرج من تحت الأظفاره واتە هەر کەسێک دەستنوێژ بە جوانی هەڵبگرێ گوناهەکانی لە جەستەی دەچنە دەرەوە هەتاوەکو لە ژێر نینۆکی پەنجەکانیشی گوناهەکانی دەچنە دەر دووهەم ناوهێنانی خوددا لە کاتی دەستنوێژ هۆکارە بۆ تەواوی دەستنوێژ چونکە پێغەمبەری پایەدار صلى الله عليه وسلم فەرموویەتی لا صلاة لمن لا وضوء له ولا وضوء لمن لم يذكر اسم الله تعالى عليه واتە نوێژ بۆ کەسێک نییە کە دەستنوێژی نەبێ و دەستنوێژ بۆ کەسێک نییە کە ناوی خودای بەرزی لەسەر نەهێنێ واتە دەبێ لە سەرەتا بسم الله بکرێ بەڵام زانایان لە شەرحی ئەم فەرموودەیەدا گوتویانە ئەگەر کەسێک بە ئەنقەست ناوی خوددا نەهێنێ نوێژەکەی دروست نییە بەڵام ئەگەر لەبەر بیرچوونەوە بێ ئەوە نوێژەکەی دروستە لە فەرموودەیەکی دی فەرموویەتی من توضأ كما أمر وصلى كما أمر غفر له ما تقدم من عمل واتە هەر کەسێک دەست نوێژ بگرێ وەک فەرمانی پێکراوە و نوێژ بکات وەک فەرمانی پێکراوە دەبوردرێ لە کردەوە خراپەکانی ڕابردووی سێهەم یەکەم کردەوەی دنیا
کە مسڵمانان لە ڕۆژی دوایی دەربارەی پرسیاری لێ دەکرێ بریتیە لە نوێژ، وەک پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم فرموویەتی: إن أول ما يحاسب به العبد يوم القيامة من عمله صلاته، فإن صلحت فقد أفلح وأنجح، وإن فسدت فقد خاب وخسر. واتە یەکەم کردەوە کە بەندە بەهۆیەوە لە ڕۆژی دوای لێپرسینەوەی لەگەڵ دەکرێ نوێژە. ئەگەر نوێژەکانی باش بوون ئەوە سەرفراز بووە و ڕزگاری بووە، بەڵام ئەگەر نوێژەکانی خراپ بوون واتە بە تەواوی ئەنجامی نەدان ئەوە خەسارەتمەندە و زەرەرمەند بووە. کەواتە ئەگەر نوێژەکانت بە تەواوی ئەنجام دابێ و ڕێک و پێک بن ئەوە گشت کردەوەکانت ڕێک و پێک و تەواو دەبن. ئایا مەبەست لە ڕێک و پێکی نوێژ چییە؟ باگوێ لە فەرموودەی سەروەرمان بگرین صلى الله عليه وسلم. عن أبي هريرة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: الصلاة ثلاثه أثلاث، الطهور ثلث، والركوع الثلث، والسجود الثلث، فمن أداها بحقها قبلت منه وقبل منه سائر عمله، ومن ردت عليه صلاته رد عليه سائر عمله. واتە ئەبوو هورەیرە خوددا لێی ڕازی بێ دەڵێ پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم فەرموویەتی: نوێژ سێ بەشە، بەشێکی پاک و خاوێنی و دەست نوێژگرتنە، بەشێکی ڕکووعە، بەشێکیشی سوجدەیە. هەر کەسێک ئەنجامیان بدات بە تەواوی و مافی هەر یەک لەو سێ بەشە بدات ئەوە ئەو نوێژەی لێ قبوڵ دەکرێ، و ئەگەر نوێژەکانی لێ قبوڵ کرا هەموو کردەوەکانی دیکەشی لێ قبوڵ دەکرێ، و هەر کەسێکیش نوێژەکەی بەسەردا بدرێتەوە و لێی قبوڵ نەکرێ ئەوە هەموو کردەوەکانی دیکەشی بەسەردا دەدرێتەوە و لێی قبوڵ ناکرێ. چارەم، ڕەنگە کەسێک بڵێ من نوێژان دەکەم بەڵام هەندێک جار لەبەر تەمبەڵی ئەنجامیان نادەم، ئایا چۆن حیسابم لەگەڵ دەکرێ لەسەر ئەو نوێژانی کە لە دەستم داون؟ ئەنجامدانی نوێژە سونەتەکان زۆر بکەی، بەڵام باگوێ لە خۆشەویستی خوددا بگرین صلى الله عليه وسلم. لە حەدیسێکی صحیحدا فەرموویەتی: لە ڕۆژی دوایی خودای گەورە لێپرسینەوە لەگەڵ بەندەکانی دەکات لەسەر فەرزەکان. ئەگەر فەرزەکانی ناتەواویان تێدا بێ ئەوە خودای پەروەردیگار دەفەرموێ تەماشا بکەن ئایا ئەو بەندەی من هیچ سونەتێکی هەیە تاوەکو کەم و کوڕی فەرزەکانی پێتەواو بکرێ. اینجا هەموو کردەوەکانی بەم شێوەیە دەبێ. بۆ وێنە ئەگەر زەکاتی ماڵی نەدابێ ئەوە ئەو خێرانەی کردوویەتی بۆی وەبەر زەکات دەخەن، و ئەو ڕۆژوانی لە مانجی ڕەمەزان چواندوویەتی ڕۆژە سونەتەکانی بۆ وەبەر دەخەن هەتا دوایی. پێنجەم، ئەبی ئومامە خوددا لێی ڕازی بێ لە پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم دەجێڕێتەوە کە فەرموویەتی: من مشى إلى الصلاة مكتوبة في جماعة فيه كحجه، ومن مشى إلى الصلاة تطوع فهي كعمرة تامة. واتە هەر کەسێک بچێ بۆ نوێژە فەرزەکان بە جەماعەت ئەنجامیان بدات ئەوە پاداشتی حەجکردنێکی بۆ هەیە، و هەر کەسێک بچێ بۆ ئەنجامدانی نوێژە سونەتەکان ئەوە پاداشتی عومڕەیەکی تەواوی بۆ دەنووسرێ. شەشەم، خودای پەروەردیگار دەفەرموێت: حافظوا على الصلوات، ئاەتی 238 سوڕەتی ئەلبەقەرە. واتە نوێژەکان بپارێزن. جا ئایا پارێزگاری لێکردنی نوێژەکان چۆن بە شێوەیەک دەکرێ؟ ئەم ئاەتە چەند واتایەک دەگەیەنێ. لە ڕووی کاتەوە بیان پارێزن، نوێژەکان لە کاتی خۆیاندا بیانکەن و ئاگاتان لێبێ. هەروەها لە ڕووی ڕواڵەتەوە بیاپارێزە، بیپارێزە و نوێژەکەت بەو شێوەیە بکە کە شەریعەت دایناوە. وشەکان کە دەخوێنی بەڕێک و پێچی بیان خوێنە. ڕکوع و سەجدە و تەحیات، ڕاوەستان و جم و جۆڵەکان هەموو بەڕێک و پێچی بن. خۆمەجوڵێنە و ئاوەڕ مەدەوە هەتا دوایی. هەروەها لە ڕووی ناوەڕۆکەوە نوێژەکەت بپارێزە کە لە ڕاستیدا ناوەڕۆک مەبەستی هەرە گەورەی نوێژە، وەک خودای زانا و شارەزا دەفەرموێت: قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. سوڕەتی المؤمنون ئاەتی 1 و 2. واتە بەڕاستی بڕواداران سەرفرازن ئەوانەی کە لە نوێژەکانیاندا گەردن کەچن و بە شەرم و لێترسان و سام و هەیبەتکردن لە خواوە ڕادەوەستن. و هەروەها
وەمانای پارێزگاری کردن لە نوێژ ئەوەیە کە داخوازیەکانی نوێژ جێبەجێ بکرێن، وەککردنی چاکە و خۆ دوورگرتن لە خراپە، چونکە خودای گەورە فەرموویەتی ئین الصلاة تەنها عن الفەحشاء والمنکر ولذكر الله أكبر. سوورەتی ئەلعنکەبوت ئایەتی 45. واتە بێگومان نوێژ خاوەنەکەی قەدەغە دەکات لە هەموو قسەیەکی خراپ و لە هەموو کردەوەیەکی خراپ، کەواتە دەبێت تۆ مادەم نوێژکەری ئەگەر بتەوێت نوێژەکەت بپارێزی دەبێت شوێنەواری نوێژەکەت لە تۆدا پەیدا ببێ کە بریتە لە چاکەکردن و بە پێی توانە هەموو چاکەکان بکەی و خۆت دوور بگری لە هەموو خراپەکان. هەفتەم، نوێژ نەکردن گوناهێکی یەکجار زۆر گەورەیە و هەندێک لە زانایان گوتیانە نوێژ نەکەر کافرە، بەڵگەشیان لەم بارەوەیە ئەم فەرموودەیە العهد الذي بيننا وبينهم الصلاة فمن تركها فقد كفر. واتە ئەو پەیمانەی کە لە نێوان ئێمە و کافراندا هەیە ئەویش نوێژە، هەر کەسێک نوێژ نەکات کوفری کردووە یان کافر بووە. شایانی باسە زانایان هەر لە زووەوە ڕاجیاییان هەبووە دەربارەی حکمی نوێژ نەکرد. لە زانایانی پێشین پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەل دەڵێ نوێژ نەکەر کافرە، لە بازنەی ئیسلام دەچێتە دەرەوە. پێشەوایان ئەبوو حەنیفە و مالیک و شافیعی دەڵێن فاسیقە بەڵام کافر نییە. لەو سەردەمەی خۆشمان دەربارەی نوێژ نەکرد پرسیار لە ئیبن عوثەیمین دەکرێت، لە وەڵامدا دەڵێ ئەو کەسەی نوێژ نەکات کافرە و لە بازنەی ئیسلام چۆتە دەر. ئەگەر خێزانی مسڵمان بێ نیکاحەکەی لێ هەڵدەوەشێتەوە ئەو ئاژەڵەی سەری دەبڕێ، نابێ مسڵمانان بیخۆن، ڕۆژی لێوەرناگیرێ، خێری لێوەرناگیرێ، نابێ ڕێگەی پێ بدرێ بچێتە حەڕەم، و ئەگەر مردیش نابێ نوێژی لەسەر بکرێ و کفن بکرێ و نابێ لەگەڵ مسڵمانان بنێژرێ. بەڵام ڕای پەسەند ئەوەیە ئەگەر کەسێک باوەڕی وابێ نوێژ فەرز نییە و خوا لەسەری پێویست نەکردووە بۆیە ئەنجامی نادات، ئەوە گومان لە کافربوونی ئەو کەسەدا نییە و بە تەئکید لە بازنەی ئیسلام و مسڵمانان چۆتە دەرەوە. بەڵام ئەگەر باوەڕی وابێ خوددا لەسەری فەرز کردووە ئەگەر ئەنجامی نەدات گوناهبارە و خوددا سزای دەدات، بەڵام ئەگەر لەبەر تەمبەڵی نوێژ ئەنجام نەدات ئەوە کافر نییە، بەڵام گوناهێکی یەکجار زۆر گەورەی کردووە و پێی فاسق بووە. هەشتم، ترسناچی ئەنجام نەدانی نوێژ لە دوو فەرموودە دەردەکەوێ. پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم دەربارەی کەسێک کە یەکێک لە 5 نوێژە فەرزەکان ناکات فەرمیوێتی من ترك صلاة العصر حبط عمله. واتە هەر کەسێک نوێژی عەسر نەکات ئەوە کردەوە باشەکانی هەڵدەوەشێننەوە. هەروەها فەرمیوێتی الذي تفوته صلاة العصر فكأنما أوتر أهله وماله. واتە ئەو کەسەی نوێژی عەسری دەچێ وەک ئەوە وایە ماڵ و منداڵی هەموو لەدەست بچێ. ئەدی ئەو کەسەی کە ڕۆژی 5 جاران خودای پەروەردیگار بانگی دەکات وەڵامی خودای گەورە ناداتەوە، دەبێ حیسابی لە لای خوددا چۆن بێت. نۆیەم، لە فەرموودەی دووەم کە وەک ناونیشان هێناومانە پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم نوێژنەکەری لەگەڵ قاڕون و هامان و فرعون و ئوبەی کوڕی خەلەف حیساب کرد کە دیارە ئەوەش بەمانای ئەوە نایە کە ئەو کەسە کافرە، بەڵام بە ئەندازەی وازهێنانی لە نوێژکردن و کەم و کوڕیەکانی لە ئاگری دۆزەخ لەگەڵ ئەو کافرە ملحوڕانە دەمێنێتەوە. وەخوای تۆڵە سێنەر کە باسی ئەهلی دۆزەخ دەکات و دەفەرمێت کاتێک کە بەهەشتیەکان پرسیاریان لێ دەکەن ما سەلەکەکم فی سەقەڕ قالوا لم نك من المصلين. سوورەتی ئەلمودەثیر ئایەتی 42-43. واتە ئایا چ شتێک ئێوەی پەرچێش کرد بۆ سەقەڕ کە ناوێکە لە ناوەکانی ئاگر؟ گوتیان ئێمە لە نوێژکەران نەبووین، کە پێم وایە ئەم هەڕەشەیە بۆ سەر کەسێک ئەگەر ترسی خودای لە دڵدا بێ و نوێژکەر بوو بێ تا ئێستا لەم ڕۆ بەدواوە تۆبەیەکی تەواو ڕاست و دروست بکات لەگەڵ خودای پەروەردیگار دەست بە نوێژەکان بکاتەوە و پارێزگاریان لێ بکات. دەیەم، سزای کەسێک کە نوێژ دەکات و سارد و سڕی و ئیهمالی تێدا دەکات دۆڵێک لە دۆڵەکانی دۆزەخ وەک خودای پەروەردیگار دەفەرمێت فەوەیل للمصلین الذين هم عن صلاتهم ساهون. سوورەتی ئەلماعون ئایەتی 4 و 5. واتە سزای سەخت بۆ ئەو نوێژکەرانەی کە لە نوێژەکانیاندا بێئاگان. جا ئەمە مانای چی دەگەێنێ؟ یانی مەفهوم مخالەفەکەی چییە؟ چەمچی پێچەوانەی ئەم دوو ئاەتە
کە خودای پەروەردیگار دەربارەی نوێژکەرانی ڕاست و دروست خۆ بەخوا یەکلاکەرەوە فەرموویەتی قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. آياتي يكودو لسورة المؤمنون واتە بەڕاستی بەڕواداران سەرفرازن ئەوانەی کە لە نوێژەکانیاندا گەردەن کەچن و بە شەرم و لێترسان و سام و هەیبەتکردن لە خوداوە ڕادەوەستن. یان دەفەرموێ والذين هم على صلواتهم يحافظون. سورة المؤمنون آية 9. و ئەوانەی پارێزگاری لەسەر نوێژەکانیان دەکەن. پاداشتی دەستگرتن بە قورئان و سنت و سزای دەستنەگرتن بە قورئان و سنت لاپەڕاچل. پاداشت إن من ورائكم زمان الصبر للمتمسك فيه أجر 50 شهيدا. فقال عمر يا رسول الله صلى الله عليه وسلم منا أو منهم؟ قال منكم. واتە دڵنیابن لە دوای ئێوە ڕۆژگاری ئارامگرتن هەیە، یانی خراپەکاری هێندە زۆر دەبێ ئارامی تێدا بگرن. جا هەر کەسێک لەو کاتەدا باش دەست بە قورئان و سنەتەوە بگرێ ئەوە پاداشتی 50 شەهیدی هەیە. عومەری کوڕی خەتاب فەرمووی ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم پاداشتی 50 شەهیدی ئێمەی بۆ هەیە یان لە خۆیان؟ فەرمووی پاداشتی 50 شەهیدی ئێوەی بۆ هەیە. سزا قد تركتكم على البيضاء ليلها كنهارها لا يزيغ عنها بعد إلا هالك. واتە بێگومان لەسەر سپیاییەک کە قورئان و سنەتە بەجێم هێشتون، شەوەکەش وەک ڕۆژ وایە، هیچ کەسێ لێیلا نادات دوای من، حتمەن لە نێو چووە وە گومڕابووە. ڕوونکردنەوە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم زۆر بە دڵنیاییەوە دەفەرموێ هەر کەسێک لەو ڕۆژگارەدا کە پڕە لە خراپە و گوناهە و تاوان خۆی بپارێزێ و دینداریەکی تەواو بکات، بێ ئەوەی زیادی بکات و بێ ئەوەش کەمی بکاتەوە، پاداشتی 50 شەهیدی سەحابانی بۆ دەنووسرێ. دووهەم دەربارەی ئەو پاداشتەش کە پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم فەرموویەتی 100% ڕاستە، چونکە خوددا دەربارەی فەرمایشتەکانی فەرموویەتی وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. سورة النجم آية 34. واتە محەممەد صلی الله عليه وسلم لەخۆوە قسان ناکات، بەدڵنیاییەوە ئەوەی دەیڵێ وەحیە و بۆی نێردراوە. سێهەم هەر کەسێک کە ئەو نووسراوە دەخوێنێتەوە با دڵنیا بێ ئەو ڕۆژگارەی کە پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم باسی فەرمووە ئەو ڕۆژگاری ئێمەش دەگرێتەوە کە هەر چوارلامان دەوردراوە بە گوناه و تاوان و خراپە و ڕازادنەوەی قەدەغەکان و ناشیرکردنی واجبە شەرعیەکان. هەوڵدانێکی زۆر هەیە بۆ دروستکردنی جیاوازی نێوان مسلمانان و چاندنی تۆی فەساد و حەسوودی و ڕق و چینە و گومانی خراپ بە یەکدی بردن لە نێو دڵ و دەرونی مسلمانان. دەبێ وریابین ئەوە تا دەبینی لەسەر هەندێ وردە بابەتی خلافی نێوان زانایان هەندێ لە گەنجان نێوانیان تێک دەچێ و دەگاتە ئەو حاڵەتەی کە غەیبەتکردنی یەکدیان پێواجب بێ و زۆر شتی دی هەیە کە ئیتر جێی باس نییە. چارەم ئەی گەنجان و لاوانی دیندار و خواناس و هەڵگرانی ئاڵا و مەشخەڵی ئیسلام، ئەی ئەوانەی خۆتان بە شوێن پێی هەڵگری محەممەد المستەفا دەزانن صلی الله عليه وسلم، هەموو ئومێدتان ئەوەیە لە سەردەمی پێغەمبەری خوددا بوونایە صلی الله عليه وسلم جەنگ و جیهادتان لە خزمەتی کردوایە تا پاداشتی هەرە گەورەی کە بەهەشتە بەدەستان هێنابە دەهەڵسن قۆڵی مەردایەتی لێ هەڵماڵن. ئەوە تا ئێستا پێتان وابوو خەیاڵە، لێت بۆ بە واقیع و دەتوانی ئێستا ئەو ئاوات و ئومێدانت بینیەدی پاداشتی ڕێنمایی کردنی خەڵک و سزای گومڕاکردنی خەڵک. لاپەڕە 46.
پاداشت من دعا إلى هدى كان له من الأجر مثل أجر من تبعه لا ينقص ذلك من أجرهم شيئا. واتە هەر کەسێک خەڵکی بەرەو هیدایەت بانگ بکات بە ئەندازەی هەموو ئەوانەی کە شوێنی کەوتون پاداشتی بۆ هەیە بێ ئەوەی هیچ لە پاداشتی ئەوانیش کەم بێتەوە. سزا من دعا إلى ضلالة كان عليه من الإثم مثل أثام من تبعه لا ينقص ذلك من أثامهم شيئا. واتە هەر کەسێک خەڵکی بەرەو گومڕایی بانگ بکات ئەوە بە ئەندازەی هەموو ئەوانەی شوێنی کەوتون گوناهی بۆ هەیە بێ ئەوەی هیچ لە گوناهی ئەوانیش کەم بێتەوە. ڕوونکردنەوە. یەکەم، بانگەوازیکردن بۆ ڕێگەی حەق کە ئیسلامە و هیدایەتدانی خەڵکی بۆ ئەو ڕێبازە پاک و چاکە فەرمانی خودای باڵا دەستە و بۆ مسڵمانان وەک فەرمیەتی ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. آية 104 لسورة آل عمران. واتا أي مسلمانين با کۆمەڵێکتان هەبن بانگەواز بۆ چاکە بکەن و فەرمان بە شتە پەسەندەکان بکەن و ڕێگری لە شتە ناپەسەندەکان بکەن هەر ئەوانیش سەرفرازن. کەواتە ئەوانەی هەڵدەستن بە فەرمانکردن بە چاکە و ڕێگریکردن لە خراپە بە مەبەستی هیدایەتدانی خەڵک کۆمەڵە کەسێکی ناوازە و زۆر تایبەتی خودای باڵا دەستن کە ڕەحمەتی خۆی پێی تایبەت کردوون و هەڵی بژاردوون هەروەک دەفەرموێ يختص برحمته من يشاء والله ذو الفضل العظيم. آية 74 لسورة آل عمران. واتا وخوا هەر کەسێک بیەوێ تایبەتی دەکات و بە بەزەی خۆیەوە و خاوەن بەخشی زۆر مەزنە. دووهەم، وەک پێشتر باسمان کردووە بەدەقی قورئان باشترینی خەڵک ئەوانن کە ڕێنمایی خەڵکی دەکەن بۆ ڕێگای ڕاست. ئەوە تا خودای گەورە دەفەرمێت كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. واتە ئێوە باشترین کۆمەڵن بۆ خەڵکی وەدی هێنراون و فەرمان بە هەموو پەسندێک دەکەن و ڕێگری لە هەموو ناپەسندێک دەکەن و بڕواش بە خودا دێنن. سێهەم، بیرکردنەوە لەو پاداشتەی کە لە کاتی هیدایەتدانی خەڵکی بەدەستی دێنین و دەبێ بە گەورەترین هۆکار و هان دەرمان بۆ ئەوەی بەردەوام بین لەسەر بانگەوازکردنی خەڵکی بۆ ئیسلام. چونکە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرموێ هەر کەسێک خەڵکی بەرەو هیدایەت بانگ بکات بە ئەندازەی هەموو ئەوانەی کە شوێنی کەوتون پاداشتی هەیە. چارەم، ڕەحمەت و فەزل و بەخشی خوددا لەو فەرمودەی یەکەم دەردەکەوێ، یعنی ئەگەر مسڵمانێک ڕێنمایی 100 کەس بکات لەسەر دەستی هیدایەت وەربگرن پاداشتی هەر هەمووانی بۆ دەنووسرێ بەبێ ئەوەی یەک چاکەش لە پاداشتی وان کەم بکاتەوە. و هەروەها لە فەرمایشتێکی دیکەدا هاتووە پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم فەرموویەتی من دل على خير فله مثل أجر فاعله. واتە هەر کەسێک ڕێنمایی خەڵکی بکات بۆ ئەنجامدانی کاری چاکە ئەوە بە ئەندازەی ئەو کەسەی کارە چاکەکەی ئەنجام داوە پاداشتی بۆ دەنووسرێ. پێنجەم، هاوکاریکردن و یارمەتیدانت بۆ خەڵکی دەبێتە هۆی ئەوەی خودای پەروەردیگار هاوکارت بێ و یارمەتیت بدات. ئەوەتە پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم دەفەرموێ والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. واتە بەردەوام خوددا لە یارمەتیدانی بەندەی خۆیدایە هەتا بەندە لە یارمەتیدانی برای خۆیدا بێ. خودای پەروەردیگاریش فەرموویەتی وتعاونوا على البر والتقوى. آية 2 سورة المائدة. واتە هاوکاری و دەستبارگری یەکدی بکەن لەسەر ئەنجامدانی کاری چاکە و پارێزکاری
کەواتە بەر لەوەی بیر لە هیدایەتدانی خەڵکی بکەینەوە، بیر لە پاداشتە معنەویەکە بکەینەوە کە لە ئەنجامی ئەم کارەدا بەدەستی دێنی. شەشەم، گەورەترین کاری مسڵمانان بریتیە لە بانگەوازی بۆ ئاینی خودای پەروەردیگار. گومان لەوەش نییە مرۆڤ لە کاتی بانگەواز تووشی ئەزیەت و ئازار و گرفتی زۆر دەبێ، چونکە ڕێی چوونە بەهەشت بە گوڵ نەڕازاوەتەوە، وەک پێغەمبەری پێشەوا صەڵی الله عەلەیه وسەلەم دەفەرموێت: خفت الجنة بالمەکاریه وخفت النار بالشەهەوات. واتە بەهەشت بە ناخۆشی دەورەدراوە، دۆزەخیش بە خۆشی و ئارەزوەکان دەوردراوە. هەموو پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ تووشی ئەو گرفتانە بووینەوە، زۆر بە زیادەوەش، کە ئەمڕۆ من و تۆ کە دێتە ڕێمان، بەڵام نە لە برسان و نە لە ترسان نەکەی واز لەو بانگەوازە بێنی کە پێغەمبەری خودا صەڵی الله عەلەیه وسەلەم لەبەر گەورەی ئەم کارە دەفەرموێت: بەلغوا عنی وەلەو ئایە. واتە لە منەوە ڕای بگەین و بڵاوی بکەنەوە ئەگەر یەک ئایەتیش بێ. کام مسڵمان هەیە ئەمڕۆ بە سەدان ئایەت و فەرموودەی ئەبیستێ و لەبەری نەبێ، کەچی ئامادە نییە بە مانگ و بە ساڵیش لە یەک دوو مەجلیس باسی بکات. بەداخەوە جگەلەوەی بە خۆیان وازیان هێناوە هەمیشە هەوڵی سادبوونەوەی ئەوانیش دەدەن کە خەریکی ئەو کارە گەورە و گرانن. مەبەستم لە برسان و لە ترسان ڕزق و ڕۆزی و ژیان و مردنە، کە ئەم دووەش خودای گەورە کۆتایی پێهێناوە تەنیا بەدەستی خۆیەتی. هەردووچیان لە کاتی خۆی لە شوێنی خۆی دەدگاتێ، بە بەڵگەی ئەوەی خوددا لە قورئان دەربارەی مردن فەرموویەتی: وەلیکولی ئومەتین ئەجەل فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. آية 34 لسورة الأعراف. وهروها پێغەمبەریش صلى الله عليه وسلم دەربارەی ڕزق و ڕۆزی دەفەرموێت: لو أن ابن آدم هرب من رزقه كما يهرب من الموت لأدركه رزقه كما يدركه الموت. واتە ئەگەر ئادەمی زاد لەو ڕزقەی خوددا بۆی داناوە ڕابکە و هەڵبێ، هەروەک چۆن بە هەموو شێوەیەک لە مردن ڕادەکا و هەڵدێ، ئەوە ئەو ڕزق و ڕۆزیەی خوددا بۆی داناوە و هەردەیگاتێ لە کات و شوێنی خۆی، هەروەک چۆن مردنیش لە کات و شوێنی خۆی دەیگاتێ. بەڵام سوپاس بۆ خوددا کە کۆمەڵێک لە ئومەتەکەی جێڕاوە بەوەی بەردەوام خەریکی ئەم داعوە و بانگەوازە بن، وەک پێغەمبەری پێشەوا صلى الله عليه وسلم دەفەرموێ: لا يزال الله عز وجل يغرس في هذا الدين بغرس يستعملهم في طاعته. واتە خودای زاڵی پایەدار بەردەوام لەم دینەدا نەمام دەنێژێ و لە فەرمانبەری خۆیدا بەکاریان دێنێ، کە گومان لەوەدا نییە ئەو نەمامانە ئەو گەنجانن هەمیشە خەریکی فێربوونی زانست و زانیاری شەرعین، و دواتر هەر ئەوانن دەبنە بانخواز خەڵکی فێری ئەو ئاینە دەکەن کە ئەوە مانای بەکارهێنانیانە لەلایەن خودای باڵا دەستەوە. حەفتەم، چۆن بۆ خۆمان پێمان خۆشە بچینە بەهەشت دەبێ ئاواش لە خەمی خەڵکی دابین. ئەگەر وانە بین بەڵگەی لەسەر ئەوەی ئیمانمان تەواو نییە، چونکە پێغەمبەری خودا صلى الله عليه وسلم فەرموویەتی: لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. واتە یەکێک لە ئێوە بە بڕوادار داناندرێ تاوەکو چی بۆ خۆی پێی خۆشە بۆ برای مسڵمانیشی پێی خۆش نەبێ. هەشتم، ئەنجامدانی گوناح بەتەنیا و بڵاو نەکردنەوەی زۆر باشترە و جێی ئومێدا خوددا لێی ببوورێ، بەڵام کەسێک کە گومڕابووە و گوناهێکی کردووە و بێ لە نێو خەڵکی باسی بکات بۆ ئەوەی ئەوانیش بەرەو ئەم گومڕاییە و خراپە کاریە ڕابچێشێ، خوددا بەڵێنی داوە لە خاوەنی ئەم گوناهە نەبوورێ، وەک لەم فەرموودەدا هاتووە. ئەبوو هوڕەیرە خوددا لێ ڕازی بێ و دەڵێ پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم فەرموویەتی: كل أمتي معافى إلا المجاهرين. واتە هەموو ئومەتەکەم دەبوردرێن لە گوناهان تەنیا ئەوانە نەبێ کە گوناهان دەکەن و دوایی دێن لە نێو خەڵکی باسی دەکەن. نۆهێم،
زۆر گرنگە ئەوەی بۆ خەڵک باسی دەکەین لە کاری چاکە بۆ خۆمان بەکردەوە ئەنجاممان دابێ و ئەوەش کە باسی دەکەین لە کردەوەی خراپە لە خۆمانمان قەدەغە کردبێ و خۆمانمان لێ بە دوور گرتبێ. دەیەم، هەندێک لە سیفەتەکانی بانخوازی سەرکەوتوو کە پێشتر لە کتێبی هەندێک لە ڕەوشتەکانی ئیماندار ڕوونکراونەتەوە. یەکەم، لەسەر دنیای ئەم زەمینە هەوڵی زۆر بدە، بەڵام هەوڵ بدە ئەم هەوڵدانت بۆ دنیای سەر ئەم زەمینە نەبێ. زانیاری شەرعیت پێبێ، هەمیشە قسەت پێدەبێ کە تۆ جیای لە خەڵکی، چونکە خاوەن زانستی، لەگەڵ هەبوونی زانست کردار دەبێتە پێویست. ئەوەی دەیڵێی بە گوفتار دەبێ بیکەی بە کردار. پێشگوفتارکردنە کردار، بینە بیرخۆت خودای کردگار. بۆ خودا یان بۆ غەیری خودا ئەنجام دەدەی داوای خودا. ئەگەر بۆ غەیری خودا بوو واز بێنە لێی زوو بە زوو، بەڵام ئەگەر بۆ خودا بوو دڵنیا بە ڕزگارت بوو. کەسێکی زۆر سادە بە، خۆ دوورگر لە قسەی قەبە، باشترین گوێڕاگر بە، چاکترین تەماشاکەر بە. کە گوێگربی بۆ خەڵکی گوێشت بۆ دەگرن خەڵکی، زۆرترین چاکەت هەبێ با کەس گوێبیستیان نەبێ. خراپەی خەڵکان باون بێ لەبەر چاوت دیار نەبێ. خەمت خەمی خەڵک بێ، خۆشیت خۆشی خەڵک بێ. داپۆشەری عەیبان بە، چاوپۆشەری هەڵام بە. گەروشەکان نەرم بن زۆر جار کاریگەر دەبن. تاکو کارت ئاسان بێ دەبێ سینگت فراوان بێ. کاتێک قسەت بۆ دەکرێ تەماشا مەکە کێ دەیڵێ. گوێگری هەموو قسان بە، هەڵبژێرەری چاچیان بە. زۆر لە خەڵک ببوورە، زۆر کەم بڵێ بمبورە. بۆ قسان با بەڵگەت پێبێ تا خەڵک متمانەی پێت بێ. پاداشتی وازهێنان لە موناقەشە و سزای واز نەهێنان لە موناقەشە. لاپەڕا 53. پاداشت: أنا زعيم ببيت في ربض الجنة لمن ترك المراء وإن كان محقا. واتە من گرنتی خانوویەک دەکەم لە دەوروبەری یان بەشی خوارەوەی بەهەشت بۆ کەسێک کە واز لە موناقەشە و شەڕەقسەکردن بهێنێ لەسەر حەقیش بێ. سزا: إن أبغض الرجال إلى الله ألد الخصيم. واتە بێگومان بغزێنراوترینی پیاوان لە لای خوددا کەسێکە زۆر موناقەشە و شەڕەقسە دەکات. ڕوونکردنەوە: یەکەم، وازهێنان لە موناقەشەی ناشەرعی بەڵگەی گوێڕایەلیکردنی پێغەمبەری خودایە صلی الله عليه وسلم، و گوێڕایەلیکردنی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم بەڵگەی خۆشویستنی خودایە. هەر کەسێکیش خودای خۆش بوێ بێگومان خوددا لە گوناهی خۆش دەبێ. وەک فەرموویەتی: قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم. آية 31 لسورة آل عمران. واتە ئەی محەممەد صلى الله عليه وسلم بڵێ ئەگەر ئێوە خوداتان خۆش دەوێ بە شوێنی من بکەون و گوێڕالیم بکەن، اینجا خوددا خۆشتانی دەوێ لە گوناهەکانتان خۆش دەبێ و خوددا لێبوردەی بەبەزەییە. دووهەم، بە دڵنیایی و بێگومان هەر کەسێک واز لە موناقەشە و شەڕەقسە بهێنێ بەنیەتی بەدەستهێنانی خانوویەکی بەهەشت، ئەوە ئەم خانووەی دەست دەکەوێ. سێهەم، مەبەست لەم فەرمایشتە زیاتر مسڵمانانە کە لە نێوان خۆیان دوور بگرن لەوە ڕاجیاجیاییان هەبێ و تەفرەقەیان بکەوێتە نێوانیان و وە لە یەکدی تووڕە بن. چارەم، دەگونجێ لەگەڵ کەسێک بە دوای ڕاستی دەگەڕێی مناقەشە بکرێ و گفتوگۆ بکرێ بە مەبەستی هیدایەتدانی و ڕوونکردنەوە و هەندێک بابەت کە تەم و مژی لەسەر دروست کراوە لەلای ئەو. لەو بارەشەوە دەقی قورئانی پیرۆز زۆرن، بۆ وێنە خودای گەورە بە بڕواداران دەفەرمێت: ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن. سورة العنكبوت آية 46. واتە ئەی محەممەد صلى الله عليه وسلم یان ئەی بڕواداران، شەڕەقسە لەگەڵ خاوەنانی کتێب واتە جوولەکە و نەسڕانیدا مەکەن ئەگەر بە جواترین شێوە کە مەبەستان ڕێنمایی کردنیان بێ. و هەروەها فەرموویەتی:
ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. سورة النحل آية 125. واتە ئەی پێغەمبەر صلى الله عليه وسلم، ئەی بڕواداران، بانگەواز بکە بۆ ڕێگا و ڕێبازی پەروەردیگارت بەو پەڕی کار بەجێی و ئامۆژگاری جوان و ڕێک، بە ئارەزوودانە بەرەو ترساندن و بە جوانترین شێوەش گفتوگۆ مجادەلە بکە. پێنجەم، مناقەشە بە زۆری سەرنجامەکەی بریتیە لە دروستبوونی حەسوودی و ڕق و چینە و کێشە و ناخۆشی و هەندێک جاریش گوتنی قسەی نابەجێ بە یەکدی. بۆ وێنە جاری وا هەیە گوێن بە یەکدی دەدرێ کە هۆی لادان و فاسیق بوونە لە دین، چونکە پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: سیباب المسلم فسوق، واتە گوێندان بە مسلمان هۆی فاسیق بوون و دەرچوون و لادانە لە دین. شەشەم، و ئەمەش لە فەرموودەی دووەم وەردەگیرێ کە خودای باڵادەست زۆر ڕقی لە کەسانێکە کە هەمیشە بە دوای مناقەشەکردندا دەگەڕێن. بۆیە مسلمانی خۆشەویست کە ڕەخنەت لە برایەک یان خوشکێکی خۆت هەیە، پێت وایە لەو کردارەی یا لەو گفتارەی کە هەڵەیە بڕۆ لای بەتەنیا ئامۆژگاری بکە. جا ئەگەر لی وەرگرتی ئەوە پاداشتت هەیە، ئەگەر نا تۆ تەنیا ڕاگەیاندنت لەسرە، بۆیە پێویست ناکات لەگەڵی بکەیتە مناقەشە و شەڕەقسە. هەفتەم، و هەروەها زۆر مناقەشەکردن دەم بەدەمکردن سیفەتی ئینسانی خۆ بە زرزانە کە حەقیشی بۆ دەربکەوێ ڕەدی دەکاتەوە. پێغەمبەری خوداش صلی الله عليه وسلم فەرموویەتی: الكبر بطر الحق وغمط الناس، یعنی خۆ بە گەورەزانین ئەوەیە کە ئەو کەسە حەق ڕەت بکاتەوە وەری نەگرێ، خەڵکیش بەنەزمتر لە خۆی ببینێ. هەشتم، مەبەست لەو مناقەشەی کە حەرامە ئەوەیە کە ئەو قسەی بەرامبەری ببڕێ تانە و تەشەر لە قسەکانی بدە و سوکایەتی پێ بکە. نۆهەم، وازهێنان لە مناقەشەکردن لەسەر ئەو بابەتانەی مەجالی ڕاجایی تێدایە دەبێتە هۆی بەردەوامبوونی خۆشەویستی و یەکڕێزی و تەبایی و برایەتی نێوان مسلمانان و ڕەحمەتی خوش دەڕژێتە سەر دڵ و دەرونیان. دەیەم، هەرگەلێک مناقەشەی زۆر تێدا بێ بەرەو گومڕابوون دەچێ، ئەمەش دەقی فەرمایشتی لەسرە. پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم فەرموویەتی: ما ضل قوم بعد هدى كانوا عليه إلا أوتوا الجدل، واتە هیچ کۆمەڵێک گومڕا نابن دوای ئەوەی هیدایەتیان وەرگرتووە و لەسەرینە، جگە لەوانەی زۆر مناقەشەکەرن ئەوان بەرەو گومڕایی دەچن. پاداشتی وازهێنان لە نوکتە و سزای گێڕانەوەی نوکتە. لاپەڕە 57. پاداشت: أنا زعيم ببيت في وسط الجنة لمن ترك الكذب وإن كان مازحا، واتە من گرنتی خانوویەک دەکەم لە ناوەڕاستی بەهەشت بۆ کەسێک کە واز لە درۆکردن دەهێنێ ئەگەر بۆ گاڵتەشی بێ. سزا: ويل للذي يحدث فيكذب ليضحك به القوم ويل له ويل له، واتە سزای سەخت بۆ ئەو کەسەی قسە دەکات درۆی تێدا دەکات تا خەڵکی پێی پێ بکەنن، سزای سەخت بۆی، سزای سەخت بۆی. ڕوونکردنەوە. یەکەم، بەڵێندانی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم جێی گرنگی پێدانە، چونکە هەر لە خۆوە قسە ناکات. خودای گەورەش دەربارەی فەرمایشتەکانی فەرموویەتی: وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى، آيەتی 34 لە سوورەتی النەجم. واتە محەممەد صلی الله عليه وسلم لە خۆوە قسان ناکات، بە دڵنیاییەوە ئەوەی دەیڵێ وەحیە بۆی نێردراوە. دووهەم، کەواتە بە دڵنیاییەوە هەر کەسێک واز لە نوکتە گوتن بێنێ بە مەبەستی بەدەستهێنانی خانوویەک لە نێوەڕاستی بەهەشت دەستی دەکەوێت. سێهەم، پێویستە خۆمان دوور بگرین لە قسەی بێ بنەما و پوچ و بێکەڵک کە کاریگەری خراپ لەسەر کەسایەتیمان دروست بکات، چونکە ئەم جۆرە گفتارانە دوورە لە سیفاتی ئیمانداران. لەو بارەوەش خودای گەورە فەرموویەتی: قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون، آيەتی 1 و 2 لە سوورەتی المؤمنون. واتە بەڕاستی ئیماندارانی ڕاست و تەواو سەرکەوتوو بوون، ئەوانەی نوێژەکانیان بەو پەڕی ملکەچیەوە ئەنجام دەدەن
و لە گوتنی قسەی بێسوود و پوچ خۆ دەپارێزن و پشتی تێدەکەن، کەواتە نەک هەر قسەی بێسوود ناکەن بەڵکو گوێشی بۆ ڕاناگرن. چارەم، درۆ بەگشتی حەرامە و نابێ بکرێ و بە هیچ شێوەیەک ڕێگەی پێ نەدراوە هەتا ئەگەر بۆ نوکتە و گاڵتەش بێ. پێنجەم، پێویستە لەسەرمان جێبەجێکەری فەرمانی خودای زاڵی پایەدار بین کە فەرموویەتی: یا ئەیوهە الذین ئامەنوا اتقوا الله وەکونوا مع الصادقین. ئایەتی 119 لە سوورەتی ئەت-تەوبەدا. واتە ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە پارێز لە خوا بکەن و لەگەڵ ڕاستگۆیان بن. شەشەم، ئینسان ئەگەر چەند جارێک درۆی کرد ئیدی پێوەی ڕادێ، بۆیە مسڵمان نابێ لە خۆی بوەشێنێتەوە بە هیچ جۆرێک درۆ بکات بۆ ئەوەی نەبێتە خویەک و پێوەی ڕابێ. جگە لەمەش دەبێ هەوڵ بدەین کەسایەتیمان لەکەدار نەکەین، بە کەسانی نوکتەچی و قسەی بێبنەما نەناسرین لە نێو خەڵک. هەفتەم، زۆرجار گوتنی نوکتە بۆتە هۆی کێشە و گرفتی گەورە و گوناهی گەورەی بەدوای خۆی هێناوە، وەک تانەوتە شەردان لەگەلێک یا کۆمەڵێک یا عاشیرەتێک وای کردووە دوو کەس گوێم بە یەکدی بدەن و پەیوەندی خزمایەتی بپچڕێنن، تەنانەت بەدەستیش ئازاری یەکدی بدەن. ئەمەش هەموو سەرنجامی درۆکردن و بوختانە بۆ یەکدی هەڵبەستنە. تێبینی تەنها لە سێ حاڵەتدا نەبێ. کەلثومی کچی عوقبەی خوا لێ ڕازی بێ دەڵێ لە پێغەمبەری خوداوە صلی الله عليه وسلم نەیبیستووە کە ڕوخسەتی دابێ درۆ بکرێ لە هیچ کاتێک تەنیا لە سێ شتاندا نەبێ. بە درۆزن داناندرێ ئەو کەسەی قسەی ڕێک دەخاتە نێوان خەڵکی پێچاک دەکاتەوە و قسەیەک دەکات کە جگە لە خێر هیچ مەبەستێکی دیکەی نییە، و پیاوێک کە قسەیەک دەکات لە کاتی جەنگدا واتە قسەیەکی ناڕاز دەکات بۆ ئەوەی ورەی سوپای دوژمن بێنێتە خوارەوە و بیان ڕوخێنێ، و پیاوێک قسەیەک دەکات یاخود ژنێک قسەیەک بۆ پیاوەکەی دەجێڕێتەوە بۆ ئەوەی دڵی یەکدی ڕابگرن. بەردەوام بوون. هەشتم، ئەگەر سەرنج بدرێ سێ جار لە فەرموودەکە وشەی وەیل دووبارە بۆیتەوە، ئەوەش بەڵگەی گەورەی گوناهەکەیە کەچی بەداخەوە لە بەرچاوی ئێمە زۆر بە ئاسایی و بە سوچی تەماشای ئەم کارە قێزە و نەدەکرێ. نۆهەم، ئەمە ئەوەی لێوەردەگیرێ کە نابێ هەر قسەیەکمان بیست یەکسەر بڵاوی بکەینەوە، بەڵکو دەبێ تەئکیدی لێ بکەینەوە ئایا ڕاستە یا درۆ. خودای دادگەریش لەم بارەوە ئاگداری کردووینەوە، فەرموویەتی: إن جاءكم فاسق بنبأ فتبينوا. ئایەتی 6 سوورەتی الحجرات. واتە ئەگەر کەسێکی لا دەر و فاسق هەواڵێکی بۆ هێنای لی بکۆڵەوە و تەئکید بکەنەوە لە ڕاستیەتی هەواڵەکەی، یەکسەر بڵاوی مەکەنەوە. دەیەم، نوکتە گوتن زیاتر بەمانای گاڵتە پێکردن دێ، وەک پێشتر ئاماژەمان پێدا تۆ کە نوکتە لەسەر عاشیرەتێک دەڵێ گاڵتەی پێدەکەی. وا باشە بیر لە ئایەتی وەیل لكل همزة لمزة بکەیتەوە. ئیبن تەیمە دەڵێ همزة لمزة واتە الطعان العیان، ئەوانەی زۆر تانە لە خەڵک دەدەن، زۆر عیب و کەم و کوڕیان لێ دەبیننەوە، و جیاوازی نێوان ئەم همەزە لومەزە ئەوەیە. همەزە تانەدانە لە خەڵک بەکردەوە، بۆ نمونە کاتێک قسان دەکات تۆ پەنجە لە گوپت بدەی مانای وایە قسەکەی درۆیە، یان بە جوولەی دەستت دانیشتوان تێبگەینی کە ئەم قسە خراپە هەتا دوایی. بەڵام لومەزە ئەوەیە بە زمان عیبی لێ ببینیەوە، وەک لە نێوان خۆمان باوە کە دەگوترێت سوورچێک وای کرد، خۆشناوێک وای گوت، سەیر لەوەدایە. ئەوەی قسەکە دەکات دڵنیاشە لەوەی کە ئەم قسە دەیکات نوکتەیە درۆیە، بە ناوی ئەم عاشیرەتانەوە دەیکات. ئاخر کاکە بۆ لە خۆت دەوەشێنینەوە درۆیان بکەی. کوردەواری خۆمان دەڵێن درۆ دوژمنی خودایە. ئینجا بەڕاستی وایە خوددا زۆر ڕقی لە درۆیە، وەک لە زۆر شوێنی قورئاندا فەرموویەتی. پاشان بزانە گاڵتە لەگەڵکردن جیاوازە لەگەڵ نوکتە گوتن. با نمونەیەک بینینەوە لەسەر جیاوازی نێوان گاڵتە پێکردن و گاڵتە لەگەڵکردن. پێشەوا قورتوبی دەڵێ کابرایە کە زوڵمی لێ دەکرێ زۆر بە تووڕەییەوە دەچێتە مەحکەمەوە لە لای قازیەکی ناوداری مسڵمانان گلەی خۆی دەکات و داوای مافی خۆی دەکات. قازیش دەیەوێ هێمنی بکاتەوە، بۆیە لە کابرا دەپرسێ ئەرێ کاکە ئەو عەبایە کە لەبەردایە لە تووچی بەرانە یاخود لە تووچی مەڕە؟ کابراش دەڵێ جەنابی قازی گاڵتەم پێ مەکە و لە نەزانان مەبە. قازیەکەش دەڵێ نا گاڵتەت پێ ناکەم، گاڵتەت لەگەڵ دەکەم.
قسەی خۆش لەگەڵکردن جیایە لەگەڵکردنی قسەیەک کە بێبنەمایە. پاداشتی پاراستنی زمان و سزای بەکارهێنانی لە خراپە. لاپەڕە 62 پاداشت من حفظ ما بين لحييه وما بين رجليه دخل الجنة. واتە هەر کەسێک ئەو شتەی لە نێوان هەردوو شەویلگەیدایە واتە زمان، ئەوەی لە نێوان هەردوو ڕانیدایە واتە عەورەت، بیپارێزی لە حەرام دەچێتە بەهەشت. سزا إن الرجل ليتكلم بالكلمة لا يرى بها بأسا يهوي بها 70 خريفا في النار. واتە بەڕاستی جاری وهەیە پیاوێک یا ئافرەتێک بە یەک و شەقسەیەک دەکات و پێشی وایە قسەیەکی زۆر ئاساییە و هیچ حسابێکی بۆ ناکرێت، کەچی بەهۆی ئەو وشەوە کە لە زاری دەرچووە 70 ساڵ دەخرێتە ناو ئاگری دۆزەخەوە. ڕوونکردنەوە. یەکەم، بیرکردنەوە لەم فەرمایشتەی پێغەمبەری پێشەوە صەڵی الله عەلەیه وسەلەم جێی بیر لێکردنەوەیەکی زۆر وردە، چونکە پاراستنی زمان و بەکارهێنانی لە قسەی خراپ و یەکسانە بەچوونە بەهەشت. دووهەم، کەواتە بە دڵنیایی هەر کەسێک خەڵک لە زمان و داوێنی پارێزراو بێ و نیەتی لەوەدا ئەو دوو ئەندامەی خۆی سەلامەت ڕابگرێ و بەدەستهێنانی بەهەشت بێ دەستی دەکەوێ و دەچێتە نێوی ئینشاء الله. بە تایبەتی زمان. پێغەمبەری پێشەوە صەڵی الله عەلەیه وسەلەم فەرموویەتی ئەکثەر خەتایە ابن ئادەم فی لیسانی. واتە زۆربەی گوناه و هەڵەکانی وەچەی ئادەم بەهۆی زمانیەوەیە. سێهەم، مەبەست لە پاراستنی زمان بریتیە لە نەخواردنی ماڵی حەرام و بە هەموو جۆرەکانیەوە، وەک ڕیبا، دزی، دەست بە سەداگرتن هەتا دوایی، غیبەت نەکردن، قسەی ناشیرن و خراپ نەکردن، بوهتان هەڵنەبەستن و هەروەها نەهێنان و نەبردنی قسە لە نێوان خەڵکی بۆ دروستکردنی ئاشوب لە نێوانیاندا. چارەم، مەبەست لە پاراستنی عەورەت بریتیە لە خۆ دوورگرتن لە زینە، ئەویش بە خۆ دوورگرتن لە پیشەکانی زینە کە ئەحمەد شەوقی لە دێرە شێعرێکیدا ڕوونی کردوتەوە کە دەڵێ نەظرة فابتسامة فسلام فكلام فموعد فلقاء. واتە تەماشاکردنێکە، دوایی زەردەخەنەیەکە، پاشان سەلامکردنێکە، ئینجا قسەکردنێکە، دوایی جێژوان دانانێکە، سەرنجام پێکگەیشتنە. پێنجەم، زۆربەی گوناهەکان کە تووشی ئینسان دەبێ بەهۆی زمانیانە و داوێنیانەوەیە، وەک لەم فەرموودەدا ڕوونکراوەتەوە. عن أبي هريرة رضي الله عنه قال سئل رسول الله صلى الله عليه وسلم عن أكثر ما يدخل الناس الجنة فقال تقوى الله وحسن الخلق. وسئل عن أكثر ما يدخل الناس النار فقال الفم والفرج. واتە ئەبوو هوڕەیرە خودای لێ ڕازی بێ دەڵێ پرسیار لە پێغەمبەری پێشەوە صەڵی الله عەلەیه وسەلەم کرا لە باشترین شتێک کە زۆرترینی خەڵکی دەخاتە بەهەشتەوە. فەرمووی پارێزگاری و ڕەوشتی جوانە. پرسیاری لێکرا لەوەی کە شتێک زۆرترینی خەڵک دەخاتە دۆزەخ. فەرمووی زار و داوێن، واتە زمان و عەورەت، واتە ئەو گوناهانەی کە بەدەم دەکرێن وەک درۆ، بوختان و غەیبەت و شیرک و کوفر، و ئەوانەش کە بە داوێن دەکرێن کە دیارە داوێن پیسی و زینای پێدەکرێ. شەشەم، لە فەرموودەی دووەم وەردەگیرێ کە جاری وهەیە ئینسان بە یەک وشە لە زاری دەردەچێ تووشی کوفر دەبێ و پێویستە دووبارە شایە تومانێکی نوێ بێنێتەوە، ئەگەر نا ڕەنگە لەسەر ئەو وشەیە بمرێ. بۆ وێنە یەکێک شیرک بۆ خوددا بڕیار دەدات یا کوفرێک دەکات لە کاتی تووڕەبوون یا هەر شتێکی دی وێنەی ئەوانە، یان وەک پێغەمبەری خوددا صەڵی الله عەلەیه وسەلەم فەرموویەتی إذا قال الرجل هلك الناس فهو أهلكهم. واتە ئەگەر پیاوێک گوتی خەڵک هەمووی خراپن و لە نێو چوون، ئەوە بۆ خۆی لە هەمویان خراپترە و لە نێو چووە. جا ئەگەر لەسەر ئەو حاڵە بمرێ، لەسەر ئەو حاڵەش زیندوو دەکرێتەوە. لەو بارەوەش پێغەمبەری پێشەوە صەڵی الله عەلەیه وسەلەم فەرموویەتی يبعث كل عبد على ما مات عليه. یانی هەموو بەندەیەک لەسەر ئەو حاڵەتە زیندوو دەکرێتەوە کە لەسەری مردووە. هەفتەم، پێویستە زۆر ئاگداری هەر وشەیەک بین کە لە زارمان دێتە دەرەوە، بە هەندی وەربگرین، چونکە وشە هەیە لە لای ئێمە زۆر بچووکە، ڕەنگە پێمان وابێ
هەر زۆر ئاساییە. کەسی 70 ساڵ بەهۆیەوە دەخرێتە ناو دۆزەخەوە. لەو بارەوەش خودای گەورە فەرموویەتی: وتقولون بأفواهكم ما ليس لكم به علم وتحسبونه هينا وهو عند الله عظيم. ئاەتی 15 لە سوورەتی ئەننوور. واتە هەندێک قسان دەکەن دەربارەی هەندێک شتان بەبێ ئەوەی زانیاریتان لەسەری هەبێ و پێشتان وایە شتێکی زۆر ئاسایی و بچووکە، هیچ حسابێکی بۆ ناکەن، بەڵام لە لای خوددا زۆر گەورەیە. بۆ وێنە جاری وا هەیە کەسێک بوختانێک دەکات و لە لاشی زۆر ئاساییە. کەچی خوددا سزای دنیایی بۆ داناوە پێش قیامەت. یانی ئەگەر کەسێک بوختانێکی کرد ئەمە سزایەکەیەتی. ئەلیف شایستەی لێدانی 8 قامچی و دەسەڵاتی شەرعی دەبێ ئەگەر دەوڵەتی ئیسلامی هەبێ. بە مۆری فاسقیەتی پێدەبەخشرێ و بەنێو چەوانیەوە هەڵدەواسرێ. جیم شایەدی لێوەرناگیرێ لەبەر ئەوەی بە درۆزن دادەندرێ. هەشتم کاتێک دەمانەوێ قسەیەک بکەین سەرەتا دەبێ بیری لێ بکەینەوە. ئەگەر زیانی نەبوو واتە گوناح و تاوان نەبوو بیکەین، ئەگەر نادەبێ بێدەنگ بین. وەک پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی: من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. واتە هەر کەسێک بڕوای بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە با قسەی چاک بکات یا بێدەنگ بێ و قسە نەکات. نۆیەم جاری وا هەیە بەهۆی قسەیەک کە نەقلی دەکەی لە یەکی دیکەوە تووشی گوناح دەبی، چونکە پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم فەرموویەتی: كفى بالمرء إثما أن يحدث بكل ما سمع. واتە بەسە ئینسان گوناهبار بێ کاتێ هەر قسەیەک دەبیستێ دەگێڕێتەوە. دەیەم پێویستە لەسەرمان داوێنی خۆمان پاک ڕابگرین، چونکە ئەوەندە بەسە کە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی: يا شباب قريش لا تزنوا واحفظوا فروجكم ألا من حفظ فرجه دخل الجنة. واتە ئەی گەنجان و لاوانی قوڕەیش، زینا مەکەن و داوێنی خۆتان بپارێزن، چونکە هەر کەسێک داوێنی خۆی لە حەرام بپارێزێ دەچێتە بەهەشتەوە. مسلمانی خۆشەویست، هەرچەندە ڕووی دواندن و قسەکردن لە گەنجان و لاوانی قوڕەیشە، بەڵام بە دڵنیایی و هەموو گەنج و لاوێک دەگرێتەوە لە هەر شوێنێکی دنیا، لە هەر هۆز و گەلێک بێ، بەمەرجێک مسلمان بێ. بێگومان ئەوەش هاندانێکی دیکەیە بۆ خۆ دوورگرتنمان لەو گوناهە گەورە و ناقۆڵایە. دیارە ئێمە لەبەر پاداشتەکەش واز لە گوناهەکە نەهێنین، دەبێ لەبەر سزایەکەی وازی لێبینین، چونکە دەربارەی زیناکردن خودای بەرز فەرموویەتی: الزانية والزاني فاجلدوا كل واحد منهما 100 جلدة. سوڕەتی نور ئاەتی 2. واتە ئافرەتی زیناکەر و پیاوی زیناکەر هەر یەکی 100 قامچیان لێ بدەن. ئەوە دیارە ئەگەر کوڕ بن و ژنیان نەهێنابێ و کچ بن و شویان نەکردبێ. اینجا لە فەرمایشتێکی دیکەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی: لا يزني الزاني حين يزني وهو مؤمن. واتە کەسی زیناکەر لە کاتی زیناکردن ئیمانی لە جەستە نامێنێ هەتا واز لە زیناکەی دێنێ. ئەوە بەڕاستی هەڕەشەیەکی زۆر گەورەی تێدایە، چونکە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی: يبعث كل عبد على ما مات عليه. واتە هەموو بەندەیەک لەسەر ئەو حاڵەتە زیندوو دەکرێتەوە کە لەسەری مردووە. کەواتە ئەگەر ئەو کەسە لەو کاتە بمرێ بەبێ ئیمانی دەمرێ و هیچ پاسا و بەڵگەیەکشی نییە بۆ ڕزگاربوون. خوددا پەنامان بدات و بمان پارێزێت. پاداشتی داپۆشینی عیبی مسلمانان و سزای ئاشکراکردنی عیبی مسلمانان. لاپەڕە 68. پاداشت: من ستر عورة أخيه المسلم ستر الله عورته يوم القيامة. واتە هەر کەسێک کەم و کوڕی و عیبی برای مسلمانی خۆی داپۆشێ لە دنیادا، خوددا لە ڕۆژی دواییدا کەم و کوڕی و عیبەکانی داپۆشێ. سزا: من كشف عورة أخيه المسلم كشف الله عورته حتى يفضحه بها في بيته. واتە هەر کەسێک کەم و کوڕی و عیبی برای مسلمانی خۆی ئاشکرا بکات لە دنیادا و خودای تۆڵەسێن کەم و کوڕی و عیبەکانی ئەو ئاشکرا دەکات، هەتا بەو هۆیەوە ڕیسوا و سەرشۆڕی دەکات ئەگەرچی لە نێو ماڵەکەی خۆشیدا بێ. ڕوونکردنەوە
یەکەم، پێویستە لەسەر مسلمانان بە هەموو شێوەیەکە عیبی برای خۆی دابپۆشێ. جا ئەگەر گوناهێکە کردوویەتی یا لە کاتی جلپێدان جەستەی بینیوە عیبێکی هەبووە یان گومانێکی لەسرە لێی دوور دەخاتەوە و پاسایی بۆ دێنێتەوە هەتا دوایی، مەگەر حاڵەتێکی تایبەتی کە زیانی بۆ ئاین هەبێ. دووهەم، ئاشکرا نەکردنی عیبی خەڵکی نیشانەی بەرزی پلەی ئیمانە، چونکە کەس حەز ناکات عیبەکانی ئاشکرا بکرێ. مادام وا بێ دەبێ پێشمان ناخۆش بێ عیبی مسلمانێک ئاشکرا بکەین، چونکە پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم فەرموویەتی: لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. واتە یەکێک لە ئێوە بە بڕوادار داناندرێ تاوەکو چی بۆ خۆی پێیخۆشە بۆ برای مسلمانیشی پێی خۆش بێت. سێەم، ئەگەر لە دنیادا عیبی مسلمانت ئاشکرا نەکرد، لە ڕۆژێکدا عیبەکانت دادەپۆشرێ و ئاشکرا ناکرێ کە هەموو نهێنیەکان ئاشکرا دەکرێن، وەک خودای گەورە دەفەرموێت: يوم تبلى السرائر. ئاەتی 9 لە سوورەتی ئەطاریقدا. واتە ئەو ڕۆژە نهێنیەکان واتە کردار و گفتارە چاک و خراپەکانی ئینسان ئاشکرا دەکرێ، خەڵک دەیبینێ. چارەم، دەبێ بیرکردنەوەمان لە عیبەکانی خۆمان وامان لێ بکات بواری ئەوەمان نەبێ بە دوای عیبی خەڵکیدا بگەڕین. ئەگەر نا ئەو فەرمایشتەمان لەسەر جێبەجێ دەبێ کە پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم فەرموویەتی: يبصركم أحدكم القذاة في عين أخيه وينسى الجذع في عينه. واتە یەکێک لە ئێوە پوشکەی لە چاوی برای خۆی دەبینێ بەڵام کاریتەی لە نێو چاوی خۆی نابینێ. پێنجەم، تاوانەکە هێندە گەورەیە جگە لە هەڕەشەی دوا ڕۆژ و قیامەت، هەڕەشەی دنیایشی لەسرە. شەشەم، جا ئەگەر لە ڕووی ئینسانیشەوە تەماشای ئەم دەقە بکەین و پرسیار بکەین ئایا کەسێکە نەخۆش بێ دەبێ نەخۆشیەکەی بۆ زیاد بکەی، یا کەسێک لە ڕێگا دەڕوات و دەکەوێتە نێو چاڵێکەوە دەبێت تۆش خۆڵی بەسەردا بکەی بە یەکجاری لە ناوی ببەی، یاخود دەبێت دوعای بۆ نەخۆشەکە بکەی و داوای شیفای بۆ بکەی و هاوکاری بکەی، و ئەو کەسەش کە کەوتۆتە چاڵەوە دەستی یارمەتی بۆ درێژ دەکەی و ڕزگاری دەکەی. وەڵامەکەی بۆ تۆی خۆشەویست بەجێ دێڵم. هەفتەم، بەڕاستی ئەگەر چەند جارێک ئەو فەرمودانە بخوێنینەوە بیریان لێ بکەینەوە هەڵوەستەیان لە بەردەم بکەین دەگەینەوە ئەنجامەکە مسلمان دەبێ زۆر وریا و زۆر خۆی دوور بگرێ لەوەی خەریکی بە دواکەوتن و ئاشکراکردنی عیبی مسلمانان بێ. ئەگەر لە کردارێکیش ڕازی نەبوو نابێ ڕیسوای بکات و بڵای بکاتەوە ناشیرنی بکات لە نێو خەڵک. هەشتم، بەجێبەجێکردنی فەرمایشتی یەکەم ڕزگارت دەبێت لە یەکێک لە گوناهە گەورەکان، ئەویش غەیبەتکردنە. دەتوانم بڵێم کوشندەترین دەرد و نەخۆشی ئەمڕۆی نێو کۆمەڵگەی مسلمانان بریتیە لە غەیبەتکردن. وەک گوتم هەرتەنیا بیرکردنەوەمان لە پاداشتی ئەم فەرمودە دەبێ ئەووامان لێ بکات ئامادەی ئەوەمان تێدا نەبێ باسی خەڵکی بکەین بە شێوەیە کە لەسەری گوناهبار بین. نوێم، بیرکردنەوەمان لە چەند ئاەتێک کەوەمان لێ دەکەن بە هیچ جۆرێک ئامادەی ئەوەمان تێدا نەبێ باسی غەیبەتی خوشک و برای مسلمانی خۆمان بکەین. خودای گەورە بینەری گوناهی گچکە و گەورەیە، زانا و شارەزا بە عیبی گشت بەندەکان لە چەند شوێنێک باسی چاودێری خۆی و مەلایکەتە بە ڕێزەکانمان بۆ دەکات تاکو بەهۆیانەوە خۆمان بگرینەوە لە گوناهکردن، بە تایبەتی ئاشکرا نەکردنی عیبی خەڵک. بۆ وێنە خودای گەورە دەفەرموێ: إن الله كان عليكم رقيبا. ئاەتی 1 سوورەتی ئەنیساء. واتە خدا بەسەرتانەوە چاودێرە، یا لە شوێنی دی فەرموویەتی: والله بصير بالعباد. ئاەتی 20 سوورەتی ئالی عیمران. واتە وەخوا بینایە بە بەندەکانی دەیان بینێ لە کاتێک هەر کردارێک یا گفتارێک ئەنجام دەدەن. جا هەستکردنمان بەوەی خوددا دەمان بینێ بەسە بۆ ئەوەی ئامادەی و ئەنجامدانی گوناهمان تێدا نەبێ. دوایی تەماشا دەکەین لە شوێنی دی باسی هێنانە بەرچاوی کردەوەکانمان دەکات وەک ئەوەی کردەوەکانمان لە ڕۆژی دوایی شایەدیمان لەسەر بدە و دەفەرمێ: إنا كنا نستنسخ ما كنتم تعملون. سوورەتی ئەجاثیە ئاەتی 29. واتە ئێمە نوسخە بەرداریمان لێ کرد، فۆتۆکۆپیمان دەکرد ئەو کردار و گفتارانەی ئێوە دەتان کرد. تێبینی مەگەر لە حاڵەتی پێویست بۆ وێنە ئەگەر پرسیارت لێ دەکرێت دەربارەی کەسێک بۆ وێنە
زەواج یا شەریکاتی مامەڵە لەگەڵکردن یا لە بەردەم دادگا سکاڵای لەسەر تەرەفی بەرامبەرت تۆمار دەکەی هەتا دوایی. هەندێک حاڵەتی دیکە کە زانایان ڕێگەیان پێداوە باسی حەقیقەتی ئەو کەسە بکرێ و گوناهی لەسەر نییە. کەواتە کردەوەکانمان فۆتۆکۆپی دەکرێن. دیارە ئەگەر ئینسان بتوانێت بە کامێرای ڤیدیۆ شت فۆتۆکۆپی بکات دەبێ فریشتەکان کە خوا بەسەر ئێمە کردوونی بە چاودێر چ ئامێرێکی گەشە سندویان پێبێ کە هەموو کردەوە و حەڕەکە و سەکەنەی ئێمە تۆمار بکەن. و هەروەها خودای گەورە دەفەرمێت كذلك يريهم الله أعمالهم حسرات عليهم سورة البقرة آية 167. واتە ئاوا خوددا کردەوەکانیان پیشان دەدات بۆ ئەوەی بۆیان ببێتە مایەی غەم و پەژارە. ئەمە ئەوەی لێوەردەگیرێ کە لە قیامەتی خوددا کردەوەکانیان بۆ ئینسان بەرجەستە دەکات چاک بن یا خراپ کردەوەکانی بە بەرجەستە کراوی دەبینێ. ئەم مەسەلەیەش ئیعجازێکی زانستی تێدایە چونکە لە سەردەمێکدا کە قورئان هاتۆتە خوارەوە کەس نەیزانی وەک کردەوەکان چۆن ڕۆژی دوایی بەرجەستە دەکرێنەوە. بەڵام ئێستا هەر قسە و کردارێک بویسترێ تۆمار بکرێ بە کامێرای ڤیدیۆ دەگیرێ دوایی دەڵێن ئەوە تۆنی ناتوانی بڵێ نا وەک دەستگای هەواڵگری و جاسوسیەکان کە بەکاری دێنن کامێرەی شاراوە دادەنێن هەموو حەڕەکە و سەکەنەی ئەو کەسە تۆمار دەکرێ دوایی کە حاشای کرد دەڵێن ئەوە تۆنی بێگومان ناتوانی ئینکاری و نکۆڵی لێ بکەی. و هەروەها خودای گەورە فەرمیەتی ووجدوا ما عملوا حاضرا سوڕەتی ئەجاثیە ئایەتی 49. واتە ئەوەی کردوبیان ئامادە بوو بە ئامادەی بینیان یانی خوددا بۆمان تەسویر دەکات و وەک ئەوەی ڕووی داوێ و ئەویش بۆمان دەجێڕێتەوە. ئەنجا خودای پەروەردیگار چونکە کاربەجێیە زانایە بە بەندەکانی دەبینین زۆر بەوردی لەگەڵی دێ باسی چاودێری فریشتەکانی بۆ دەکات وەک ئەوەی پێی بفەرموێ ئەی بەندەکەم ئەگەر هەمیشە هەستت بە چاودێری منیش نەکرد ئەوە بزانە دوو فریشتە هەن لەسەر شانی ڕاست و چەپتا هەموو کردار و گفتارەکانتان دەنووسن وەک دەفەرموێت وئین عەلەیکوم لەحافیظین کیراما کاتبین يعلمون ما تفعلون سوڕەتی ئەلئینفیطار ئایەتی 10 و 11 و 12. واتە بێگومان دوو فریشتەی پارێزەرتان لەسەر هەن دوو نووسەری بەڕێزن ئەوەی ئێوە ئەنجامی دەدەن لە کردار و گفتار ئەوان دەیزانن ئەدی لەکوێ باسی ئەوە دەکات دەینووسن. لە سوڕەتی قافدا وەک خودای گەورە دەفەرمێت إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد آية 17 لسورة قافدا. واتە کاتێک ئەو دوو مەلائیکەتە کردارەکان دەنووسن لە لای ڕاست و لە لای چەپەوە دانیشتون مەلائیکەتی لای ڕاست کردەوە باشەکان دەنووسێ و هیچ چەپیش کردەوە خراپەکان و هیچ قسەیەکیش نییە لە دەم دەرچێ چاودێرێکی بەسەرەوەیە و دەینووسێ جا ئەگەر قسەکەش نەبێ بە ئاماژە و هێما و ڕەمز بێ ئەوان هەردەینووسن. جا داواکارم ئەم چەند ئاەتە ببێتە هۆکاری بەخۆداچوونەوە و تۆ بەکردنێکی یەک جارەکی و پەشیمان بوونەوە و لەوەی کە تا ئێستا باسی عیبی هەربرا و خوشتێکی خۆمان کردبێ بە نەزانین و بێ ئاگای لە حکمی ئەو گوناهە. دەیەم ماوە بڵێم ئەوەندە بە سەوازدەوە بێنین باسی کەم و کوڕی عیبی خەڵکی بکەین لە کاتێکدا خوای زاڵی پایەدار بە هەموو ڕێز و گەورەی خۆیەوە هەڕەشەی ئەوەمان لێ دەکات کە ڕیسوا و شەرمەزارمان دەکات ئەگەر باسی عیبی خەڵکی بکەین. جا ئایا چێ قسەی لەسەر قسەی خوا ڕاسترە؟ بێگومان کەس وەک دەفەرموێت ومن ئەصدق من الله حەدیثا واتە ئایا قسەی چێ لە هی خوددا ڕاسترە؟ کەواتە دەبێت دڵنیابین ئەگەر ئێمە عیبی خەڵکی باز بکەین بۆ ئەوەی ڕیسوایان بکەین خودای پەروەردیگار لە تۆڵەی وان بۆ هێنانەدی ڕاستی قسەی خۆی ڕیسوامان دەکا و عیبەکانمان ئاشکرا دەکات وە بە پێچەوانەوە پاداشتێکی زۆر گەورەشت هەیە ئەگەر ڕێگە نەدەی باسی عیبی هەر مسلمانێک بکرێ. ئەوە تا پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمیەتی من رد عن عرض أخيه بالغيب رد الله عن وجهه النار يوم القيامة. واتە هەر کەسێک ڕێگە نەدات باسی ناموس و عیبی برای مسلمانی خۆی بکرێ لە پاشەملە ئەوە خودای پەروەردیگار لە ڕۆژی قیامەتدا دەموچاوی دەپارێزێ لە ئاگری دۆزەخ. شیعر خۆ من عیبم گەلێ زۆرن ناتوانم سەرژمێریان کەم تاکو ساتێدا بنیشم سەر کۆنەی خۆمیان پێ بکەم
جا من کەی کاتێکم ماوە باسی عیبی خەڵکی بکەم، گەر پیاوم لە جێی خەڵکی چارەی عیبەکانم بکەم. جا کە کاتم نەبێ بۆ خۆم بینم لەگەڵ خودا چاک بکەم، ئیدی ئەوە سەرشێتیە، زیاتر بینی خۆمان تێکدەم. بۆیە دێنمەوە بیری خۆم، فەرموودەی خۆشەویستی خۆم. پێی فەرموومە بیپارێزم گشت عیبی خەڵکی لە لای خۆم. لە فەرمایشتی سەحیحدا نەسیحەتمانی فەرمووە، بێجگەلەوەی کە باسم کرد ئەم فەرموودەشی فەرمووە: پووشکەی نێوچاوی خەڵکی لە چاوتان وەک تەختەدارە، تەختەی نێو چاوانتان لە پێش چاوتان وەک پووشکەدارە. پاداشتی بە بەزەی بوون و سزای بێ بەزەی بوون. لاپەڕە 75. پاداشت: ئیرحەموا ئەهل الأرض یەرحەمکم من فی السەماء. واتە ئێوە بەزەیتان بێتەوە بە ئەوانەی کە لەسەر زەوین بە ئینسان و ئاژەڵەوە، ئەوەی کە لە ئاسمانە بەزەیی پێتاندا دێتەوە، واتە خودای بە بەزەیی. سزا: من لم يرحم الناس لم يرحمه الله عز وجل. واتە هەر کەسێک بەزەیی نێتەوە بە خەڵکی، خودای عز وجل بەزەیی پێنایەتەوە. ڕوونکردنەوە: یەکەم، بە بەزەیی بوونمان لە نێوان خۆماندا پێویستە، چونکە لە فەرمایشتی یەکەم پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بە شێوەی فەرمان فەرموویەتی: ئێمە سەرپشک نین لەوەی ئایا بە بەزەیی بین یا نا. بۆچی؟ چونکە وەک گوتمان فەرمانی بێچەند و چوون ڕوون و ڕاشکاوی پێغەمبەری خودای لەسەرا صلی الله عليه وسلم. دووهەم، هەر کاتێک ئێمە بەزەییمان بێتەوە بە خەڵک، ئەوە خودای بەبەزەی و بەخشندە، ئەو پەڕی بەزەی و بەخشندەی هەیە لێمان خۆش دەبێ و بەزەی پێمان دێتەوە بەردەوام دەمان بورێ، چونکە دوو لە سیفاتەکانی بریتین لە غەفوور و ڕەحیم. بۆیە دەبینین کە لەگەڵ گوناهباران دەدوێ پێیان دەفەرموێ: ئەفەلا یەتوبون إلى الله ويستغفرونه والله غفور رحیم. ئاەتی 74 لە سوورەتی ئەلمائیدە. واتە ئایا هەر ناگەڕێنەوە بۆ لای خوددا داوای لێبوردنیشی لێ ناکەن لە حاڵێکدا کە خوددا لێبوردەی بەبەزەییە؟ بەڕاستی ئینسان سەری سوڕدەمینێ لەو هەموو نەرمونیانی و ڕەحمەت و بەزەی و لێ خۆشبوونەی خودای بەبەزەیی. سبحان الله، خوددا چەندە هێدی و مەندە، چەندە بەخشندەیە، چەندە بەبەزەییە و چەندە لێبوردێ. ئایا ئەگەر ئێمەش خۆمان بە خاوەنی ئەم پەیامە دەزانین کە خاوەنەکەی ئەوە سیفەتیەتی، ئەی نابێ هەر تۆزێک یا بەقەدەر و لە قەدەر خۆمان ئەو سیفەتەی بەزەیمان تێدا ڕەنگ بداتەوە؟ چونکە ئەو خوددا لەگەڵ کەسانێکی سپڵە و بێمنەت ناسوپاس گوزار کە بەردەوام لەسەر پێچیکردنی دابوونە بەو شێوەیە دواوە، وەک یەکێک بە یەکێکی دیکە بڵێ: ئەرێ کاکە نایە میوانم بی لە لامان نان بخۆی؟ خوددا ئاوا بەو شێوەیە سۆز و بەزەیی و خەڵکی گوناهبار دەدوێنێ. دەبێ ئێمەش ئەو سیفەتە بەپێی توانە لە خۆماندا بەرجەستە بکەین تاکو خوش ئەو سیفەتەی خۆی بەرامبەرمان جێبەجێ بکات. سێهەم، لە فەرموودەکەدا وشەی ئەهل الأرض بەکار هاتووە کە ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی ئێمە دەبێ بەرامبەر هەموو دروستکراوەکانی سەرزەوی بەبەزەیی بین، جا ئینسان یا ئاژەڵ یا باڵندە هەتا دوایی. چارەم، مەلائیکەتەکان بە شێوەی بەزەیی پێداهاتنەوەمان دوعای خێر و لێ خۆشبوونمان بۆ دەکەن، چونکە ئەوانیش بە ئەهلی ئاسمان دادەنرێن. بۆیە دەبینین خودای پەروەردیگار دەربارەی مەلائیکەتەکان کە دوعا بۆ ئیمانداران دەکەن فەرموویەتی: الذين يحملون العرش ومن حوله يسبحون بحمد ربهم ويؤمنون به ويستغفرون للذين آمنوا ربنا وسعت كل شيء رحمة وعلما فاغفر للذين تابوا واتبعوا سبيلك وقيهم عذاب الجحيم. سورة غافر آية 7. كواتا فریشتەکانی دەوری عەرشی خوددا دوعا بۆ ئەو ئیماندارانە دەکەن کە هەمیشە تەوبە دەکەن و دەگەڕێنەوە بۆ لای خوددا. پێنجەم، مادام وابێ زوڵم و ستەم بە هیچ جۆرێک ڕێگەی پێنەدراوە، وەک خودای پەروەردیگار لە فەرموودەیەکی قودسیدا دەفەرموێت: یا عیبادی ئینی حەڕەمت الظولم عەلی نەفسی.
وجعلته بينكم محرما. واتە ئەی بەندەکانی من ستەمکاریم لەسەر خۆم قەدەغە کردووە و هەروەها لە نێوان ئێوەشدا قەدەغەم کردووە بۆیە ئێوەش ستەم لە یەکدی مەکەن. شەشەم، بەڕاستی گرنگی و گەورەی و خۆشەویستی سیفەتی بەزەی لەلایەن خودداوە لەوە بەدەردەکەوێت کە خودای پەروەردیگار لەگەڵ ئەوەی سەدان سیفەتی بەرز و پەسەندی هەن، بەڵام لە سەرەتای هەموو سوورەتەکان جگە لە سوورەتی تەوبە ئەویش لە سوورەتی نەملی قەرەبوو کردوتەوە بە سیفەتی بەزەی خۆی دەستی پێکردووە و دەفەرموێ بسم الله الرحمن الرحیم. حەفتەم، لە خاڵی شەشەم وەردەگیرێ دەبێ ئێمەش سیفەتی بەزەی پێش هەموو سیفەتەکانی دیکە لە خۆماندا بەرجەستە بکەین، هەوڵ بدەین ڕەنگدانەوەی تەواوی هەبێ لە هەموو ژیانماندا. هەشتەم، پێغەمبەری خوددا صەڵی الله عەلەیه وسەلەم چوونە بەهەشتی پەیوەست کردووە بە هەبوونی سیفەتی بەبەزەی بوون بەرامبەر بە هەموو خەڵکی. لەم بارەیەوەش ئەم دەقە هەیە. عن أبي موسى الأشعري رضي الله عنه أنه سمع رسول الله صلى الله عليه وسلم يقول والذي نفسي بيده لا تدخلوا الجنة حتى تراحموا. قالوا كلنا رحم. قال إنه ليس رحمة أحدكم أصحابه ولكنها رحمة العامة. واتە ئەبوو موسای ئەشعری خوددا لێی رازی بێ گوێی لە پێغەمبەری خوددا بووە صەڵی الله عەلەیه وسەلەم کە فەرموویەتی سوێن بەو کەسەی گیانی منی بەدەستە ناچنە بەهەشت هەتا بەبەزەیی نەبن. گوتمان ئێمە هەمومان بەبەزەیین. فەرمووی ئەوە نا کە یەکێکتان بەرامبەر هاوڵەکەی بەبەزەی بێ، بەڵکو بەبەزەی بوون ئەوەیە بەرامبەر بە هەموو خەڵکێک بەبەزەیی بی. نوێم، ئەگەر ئێمە خۆمان خۆش بوێ دەبێت شوێن پێی هەڵگری پێغەمبەری خوددا بین صەڵی الله عەلەیه وسەلەم. کەسیش لە پێغەمبەری خوددا صەڵی الله عەلەیه وسەلەم بەبەزەییتر نەبووە، وەک خودای پەروەردیگار دەربارەی دەفەرموێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم. آية سيويق لسورة آل عمران. واتە ئەی محەممەد صەڵی الله عەلەیه وسەلەم بڵێ ئەگەر ئێوە خوداتان خۆش دەوێ شوێنی من بکەون، ئەو کاتەش خوددا ئێوەی خۆش دەوێ و لە گوناهەکانیشتان دەبورێ و خودداش لێبوردەی بەبەزەییە. دەیەم، سیفەتی بەبەزەی و نەرمونیانی هۆکارێکی گرنگە بۆ ئەوەی خەڵک لە دەورت کۆبێتەوە لەو ڕێگایەوە بتوانی خزمەتێک بکەیت، چونکە خوددا دەربارەی هۆکاری شوێن پێی هەڵگرتنی پێغەمبەری پێشەوە صەڵی الله عەلەیه وسەلەم لەلایەن هاوڵانەوە فەرموویەتی فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. سورة آل عمران آية 159. واتە بەهۆی ڕەحمەت و بەزەییەکەوە لەلایەن منەوە نەرم و بەبەزەی بوو لەگەڵ هاوڵانت. ئەگەر تۆ کەسێکی زبر و دڵڕەق و تند و تیژ بووای لەگەڵیان دەوریان چۆڵ دەکردی و لێت دوور دەکەونەوە، کەواتە بەهۆی هەبوونی ئەو سیفەتە کەسێکی خۆشتویستراو دەبین لە لای خەڵک. پاداشتی پاڕانەوە لە خودای گەورە و سزای نەپاڕانەوە لە خودای گەورە. پاداشت لا يرد القدر إلا الدعاء ولا يزيد في العمر إلا البر. واتە هیچ شتێک قەدەری خوددا ڕەت ناکاتەوە جگە لە دوعا و پاڕانەوە و هیچ شتێکیش تەمەن درێژ ناکات جگە لە چاکەکردن لەگەڵ خەڵکی بەگشتی دایک و باوک بە تایبەتی. سزە من لم يدع الله سبحانه غضب عليه. واتە هەر کەسێک داوا لە خودای پاک و بێگەرد نەکا وەلەی نەپاڕێتەوە خوددا لێی تووڕە دەبێ. ڕوونکردنەوە. یەکەم، ئەم فەرموودەی یەکەم بەڵگەیە لەسەر ئەوەی قەدەری خوددا ڕەت دەبێتەوە بەهۆی دوعاکردن، چونکە دوعاش بەشێکە لە قەدەری خوددا. بۆ نمونە خودای پەنهانزان شتێکی بڕیارداوە کە ئەو شتە ببێ، لە هەمان کاتدا بڕیاریشی داوە کە ئەگەر ئەو بەندەیە دوعای کرد ئەو شتە نابێ، بۆیە کاتێک بەندە ئەو دوعایە دەکات ئەو شتە ڕەت دەبێتەوە. بەڵگەشمان ئەم فەرموودەیە عن عائشة رضي الله عنها قالت
قال رسول الله صلى الله عليه وسلم: لا يغني حذر من قدر، والدعاء ينفع مما نزل ومما لم ينزل، وإن البلاء لينزل فيتلقاه الدعاء فيعتلجان إلى يوم القيامة. واتا عائشة خدا لي رازي بيدله پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم فەرموویەتی: هیچ سوودی نییە وریابوون و حەذەرکردن لە قەدەر، و دوعاش سوودی هەیە بۆ ئەوەی نێردراوتە خوارەوە و ئەوەی نەنێردراوتە خوارەوە. بێگومان بەڵاو موسیبەت دێتە خوار لەگەڵ دوعا بە یەک دەگەن، ململانێ دەکەن هەتا ڕۆژی دوایی. واتە ئەم دوعایە ئەو بەڵاو موسیبەتە ڕادەگرێ و وا دەکات جێبەجێ نەبێ. دووەم، بەڵام دەبێ ئەوەش بگوترێ هیچ کەسێک نازانێ لە لەوحی المەحفوظ چ شتێکی بۆ نووسراوە، و ئەوەش کە نووسراوە بە دوور و درێژیە یان بە کورتیە. هەر لەبەر هەندێشە پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم پێی فەرمووینە: كل ميسر لما خلق له. واتە هەموو کەسێک ئەنجامدانی ئەوەی بۆ ئاسان دەکرێت کە بۆی دروست کراوە، کەواتە هیچ کەسێک بۆی نییە بڵێ من بەندایەتی بۆ خوا ناکەم چونکە بۆم نووسراوە، چونکە هیچ کەسێک نازانێت چی بۆ نووسراوە. سێهەم، هیچ شتێک لە لای خوددا بێوێنە بە ئەندازەی دوعا و پاڕانەوە خۆشەویستتر و بەڕێزتر نییە، وەک پێغەمبەری خدا صلى الله عليه وسلم فەرموویەتی: ليس شيء أكرم على الله سبحانه من الدعاء. واتە هیچ شتێک نییە لە دوعا و پاڕانەوەکردن بەڕێزتر بێ لە لای خودای پاک و بێگەرد. چارەم، بەڕاستی ئەم ئاەتە قورئانیە کە باسی دوعاکردنی بەندە دەکات لە خودای بەرز زۆر جێی سەرنجە کە دەفەرمێ: وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. واتە هەر کاتێک بەندەکانم لەبارەی منەوە پرسیاریان لێ کردی، واتە لە تۆ ئەی محەممەد صلى الله عليه وسلم، ئەوە با بزانن کە من نزیکم، وەڵامی داواکار دەدەمەوە. هەر کات لێم بپاڕێتەوە دەجا بە ئەوانیش بەدەنگمەوە بێن و بڕوان پێبێنن، بەڵکو سەرڕاست بن. جا ئەگەر وردبینەوە لەم ئاەتەدا خۆشەویستی خوامان بۆ دوعا و پاڕانەوە بۆ دەردەکەوێ. لەم ئاەتە قورئانیەدا 7 ئاماژە کراوە بە خودای بێهاوتە و 7 ئاماژەش بە بەندەکان بە ئەندازە یەک. یەکەم، ئەو شوێنانەی باسی بەندەکانیان تێدا کراوە یان ئاماژەیان بۆ کراوە. یەکەم، وئیذا سەئەلەک، و ئەگەر لێیان بپرسی، لێرەدا ڕاناوی کاف بۆ پێغەمبەری خودایە صلى الله عليه وسلم. دووهەم، عیبادی، واتە بەندەکانم. سێهەم، ئەدداع، واتە داواکەر. چارەم، ئیذا دەعان، واتە ئەگەر لێم پاڕایەوە. پێنجەم، فەلیەستەجیبوا لی، پیتی واو، واتە با ئەوان بەدەنگمەوە بێن. شەشەم، وەلیؤمنوا بی، واتە با ئیمانم پێبێنن، ئەوە شوێنی شەشەمە. حەفتەم، لەعەلەهم یەڕشودون، واتە بۆ ئەوەی کە سەرڕاست بن، ئەوە هەر 7 شوێنەکەیە بەنسبەت بەندەکانەوە. دووهەم، ئەو شوێنانەی باسی خودای بەبەزەییان تێدا کراوە یان ئاماژەی پێکراوە. یەکەم، وئیذا سەئەلەکە عیبادی، ڕاناوەکە بۆ خوددا دەگەڕێتەوە، ئەوە شوێنی یەکەمە. دووهەم، عنی، ئەوە شوێنی دووەمە. سێهەم، فەئینی، ئەوە شوێنی سێیەمە. چارەم، ئوجیب، ئەوە شوێنی چوارەمە، واتە وەڵامی دەدەمەوە. لێرەدا ڕاناوی قسەبێژ متەکەلیمی تێدا شێردراوەتەوە. پێنجەم، دەعان، ئەوە شوێنی پێنجەمە. شەشەم، فەلیەستەجیبوا لی، ئەوە شوێنی شەشەمە. حەفتەم، وەلیؤمنوا بی، ئەوە شوێنی حەوتەمە. ئەمەش ئەوەی لێوەردەگیرێ کە خودای سوبحانە وەتەعال بەندەی خۆی زۆر خۆش دەوێ و زۆر گرنگی پێدەدات، زۆر ڕێزی دەگرێ، چونکە هەر سیفەتێکی خۆی لەگەڵ سیفەتێکی بەندەکەیدا بەراورد کردووە. پێنجەم، هەمیشە خودای پەروەردیگار حەز دەکات ڕاستەوخۆ گفتوگۆ لەگەڵ بەندەکانی بکات، بە بەڵگەی ئەوەی دەفەرمێ: فەئینی قەریب، واتە بێگومان من نزیکم. جێی سەرنج ئەوەیە کە دەفەرمێت: وئیذا سەئەلەکە عیبادی عنی فەئینی قەریب، نەیفەرمووە
فقل لهم إني قريب. یەکسەر فەرموویەتی من نزیکم، واتە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلمی نەکردوتە وەسیلە و واستە لە نێوان خۆی و بەندەکانی. ئەمەش یانی هەر بەندەیەک ویستی لەگەڵ خوددا بدوێ یەکسەر ڕاستەوخۆ پەیوەندی پێوە دەکات و پێویست ناکات لە ڕێی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلمەوە بێ، کەواتە لە ئیسلامدا واسیتە نییە، وەسیلە نییە. لە ئیسلامدا ئینسانەکان هەمویان ڕاستەوخۆ دەتوانن لەگەڵ خودای خۆیاندا ڕاز و نیاز بکەن و لێی بپاڕێنەوە بەندایەتی بۆ بکەن. شەشەم، لە فەرموودەی دووەم دەردەکەوێ خوددا زۆر ڕقی لە کەسێکە دوعا ناکات و لە خوا ناپاڕێتەوە، چونکە یەکێک لە سیفەتەکانی ئینسانی خۆ بە گەورەزان ئەوەیە زۆر بەکەمی دوعا دەکا و دەستی بۆ لای خوددا بەرز دەکاتەوە. هەفتەم، خودای پەروەردیگار لە ئاەتێکدا زۆر بە تەئکیدی دەفەرموێ وەڵامتان دەدەمەوە. وقال ربكم ادعوني أستجب لكم إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين. آية 6 سورة غافر. واتە پەروەردیگارتان دەفەرمێ داوام لێ بکەن وەڵامتان دەدەمەوە. بێگومان ئەوانەی خۆ بە گەورەزانن شەرمیان بەخۆیە داوام لێ بکەن لە بەندەکانم لەمە دووە دەیان خەمە ئاگری دۆزەخەوە، وەخوای باڵادەست شەرم دەکات لە کەسێک کە داوای شتێکی لێ بکات و پێی نەبەخشێ، وەک لەم دەقەدا هاتووە. عن سلمان الفارسي رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: إن الله تعالى حي كريم يستحيي إذا رفع الرجل إليه يديه أن يردهما صفرا خائبتين. واتە سلمانی فارسی خوا لێ ڕازی بێ دەڵێ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی بێگومان خودای بەرز بە شەرم و بەڕێزە، شەرم دەکات ئەگەر پیاوێک دەستەکانی بەرز بکاتەوە و لێی بپاڕێتەوە ئەویش ڕەتی بکاتەوە بە بەتاڵی، واتە حتمەن وەڵامی دەداتەوە. هەشتم، لەسەر مسلمانان پێویستە چۆن دوعا بۆ خۆیان دەکەن ئاواش دوعا بۆ براو خوشکانی خۆشیان بکەن، لەبەر ئەوەی بە هەر مسلمانێک چاکەیەکی بۆ دەنووسرێ، وەک لەم فەرموودەیەدا هاتووە. عن عبادة بن الصامت رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: من استغفر للمؤمنين والمؤمنات كتب الله له بكل مؤمن ومؤمنة حسنة. واتە عوبادەی کوڕی سامت خوددا لێ ڕازی بێ دەڵێ گوێم لە پێغەمبەری خوددا بوو صلی الله عليه وسلم دەیفەرموو هەر کەسێک لە خوددا بپاڕێتەوە و داوای لێخۆشبوون بۆ ئیماندارانی پیا و ئافرەت بکات و بە ئەندازەی ژمارەی ئیماندارانی پیا و ئافرەت خوددا چاکەی بۆ دەنووسێ. کەواتە یانی ئەگەر تۆی مسلمان بڵێ ئەی خودای لێبوردە و بەبەزەیی، ئەی پەروەردیگاری میهرەبانم لێت دەپاڕێمەوە تکات لێ دەکەم بە بەخشندەی و بەزەیی و فراوانەکەت لە مسلمانان خۆشبی. هەرکە لە ناخی دڵەوە ئەم دوعایەت کرد ڕاستەوخۆ بە ئەندازەی ئاماژەی هەموو مسلمانان پاداشتت بۆ دەنووسرێ. نوێم، کاتێک دوعا بۆ کەسێک دەکەی فریشتەیەک بە تایبەت دانراوە بۆ ئەوەی هەمان دوعات بۆ بکاتەوە، وەک لەم فەرموودەدا هاتووە. عن أم الدرداء رضي الله عنها قالت: حدثني سيدي أنه سمع رسول الله صلى الله عليه وسلم يقول: من دعا لأخيه بظهر الغيب قال الملك الموكل به آمين ولك بمثل. واتە ئەم دەردا خوددا لێ ڕازی بێ دەڵێ گەورەکەم بۆ جێڕامەوە، واتە پیاوەکەم کە دەکاتە باوکی دەردا خوا لێیان ڕازی بێ، ئەو گوێ لە پێغەمبەری خوددا بوو صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک دوعا لە پاشەم لە بۆ براکەی بکات بە پەنهانی، فریشتەیەکی ڕاست پێراو بەوە دەڵێ خودایە قبوڵی بکە و بۆ تۆش بەوێنەی ئەو. دەیەم، ئادابەکانی دوعاکردن، ستایشی شایستە بە خوددا بۆ خوا. هەموو شتێک لە ئیسلام ئادابی تایبەت بەخۆی هەیە کە ئەوەش ڕێک و پێچی ئەو بەرنامە و پەیامە پیرۆزە دەگەیەنێ. ئێستاش هەندێک لەو ئادابانە دەنووسین کە ڕەچاوکردنیان مایە قبوڵکردنی دوعایە. ئیخلاس و دڵی خۆمان صاف و ساخکردنەوە لە بەرامبەر خوددا، بە سوپاس و ستایشی خودای بێوێنە سەڵەوات ناردن بۆ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەست پێ بکرێ و کۆتایی پێبێ.
باوەڕی تەواوت هەبێ کە خوددا دوعاکت قبول دەکات. زۆرکردن سووربوون لەسەر ئەوەی خوددا وەڵامت بداتەوە، بەڵام پەلە نەکردن لە وەڵامدانەوەی. لە ناخی دڵەوە ئاگات لە وشانە بێت کە لە زارت دێنە دەرەوە، نەک دڵت لەلایەکی دیکە بێ. بەردەوام دوعاکردن لە کاتی خۆشی و ناخۆشیدا. داوا لە غەیری خوددا نەکەی. دەنگت نزم بکەوە لە نێوان دەنجی بەرزی و بێدەنجی، واتە تەنیا خۆت گوێ لە دەنجی خۆت بێ. دان بە گوناهی خۆت دابێنە لەلایەن خودای پەروەردگار کە داوای لێ دەکەی، و باسی چاکەکانی خوددا بکە لەگەڵی کردووی، سوپاس و ستایشی لەسەر بکە. زۆر بە بێهێزی و ملکەتی و ترسان و ئومێدی لێخۆشبوونەوە دوعا بکە. کە داوای شتێک دەکەی هەر یەک جار ناوی مەهێنە، هەوڵ دە تا 3 جاران ناوی ئەو شتە بێنی. ڕووشت لە قیبلە بێ باشترە. بەرزکردنەوەی هەردوو دەستەکانت لە دوعا زۆر پێویستە. داواکردن بە سیفەتە بەرز و بێوێنەکانی خودای بەرز یان بەکارێکی چاک بۆ خوات ئەنجام داوە بە ئیخلاسی. پاداشتی گەیاندنی پەیوەندی خزمایەتی و سزای پچڕاندنی پەیوەندی خزمایەتی. پاداشت: صدقة السر تطفئ غضب الرب، وصله الرحم تزيد في العمر، وفعل المعروف يقي مصارع السوء. واتە خێرکردن بەنهێنی تووڕەی خوددا دەکوژێنێتەوە و کپی دەکاتەوە، و بەجێهێنانی پەیوەندی خزمایەتی و سەردانیکردنیان تەمەنی ئینسان زیاد دەکات، وەکردەوەی چاچیش ئینسان دەپارێزێ لە مردنی لە حاڵەت و شوێنی خراپ. سزا: لا يدخل الجنة قاطع، يعني قاطع الرحم، واتە ڕاستەوخۆ بەبێ حیساب و لێپرسینەوە ناچێتە بەهەشت ئەو کەسەی پەیوەندی خزمایەتی پچڕاندووە. ڕوونکردنەوە: یەکەم، هەمیشە خێرکردن لە پێناوی خوددا بە مەبەستی بەدەستهێنانی ڕەزامەندی خوددا تووڕەی خوددا لا دەبات. بۆیە کاتێک هەز دەکەی بەهۆی سەرپێچیەکەوە خوامان لە خۆمان تووڕە کردووە، وا باشە بۆ ئاشتکردنەوەی خوددا تەوبە بکەین و داوای لێخۆشبوونی لێ بکەین. اینجا بەپێی ئەوەی لە تواناماندایە خێر و سەدەقە بکەین. دووهەم، بە یەک سەردانی کردنت بۆ لای برای مسڵمانی خۆت بەمەرجێک ئەگەر ئەم دانیشتنە دوور بێ لە گوناه و تاوان و غەیبەتکردن 7,000 فریشتە دوعات بۆ دەکەن. پێشەوا عەلی خوددا لێی ڕازی بێ دەڵێ، گوێم لێ بوو پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم دەیفەرموو: هیچ مسڵمانێک نییە کە بچێ سەردانی مسڵمانێک بکات لە بەیانی ئەوە حتمەن 7,000 مەلائیکە دوعای بۆ دەکەن هەتا ئێوارێ، و ئەگەر بە شەو سەردانی بکات 7,000 مەلائیکە دوعای بۆ دەکەن هەتا بەیانی. سێهەم، جا ڕەنگە پرسیارێک لێرەدا لە لای هەندێک کەس دروست بێ و بڵێن ئایا چۆن تەمەن درێژ دەبێ، لە کاتێکدا خودای زانا و شارەزا فەرموویەتی: فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. ئاەتی 61 لە سوورەتی ئەننەحل. واتە جاکاتێک کاتی مردنیان هات، ماوەیان لە ژیان تەواو بوو، هیچ کات و ساتێک دوا ناکەوێ و پێش ناکەوێ. واتە لە کاتی دیاری کراوی خۆیان دەمرن. وەڵامی ئەم پرسیارە بە دوو خاڵ دەدرێتەوە. یەکەم، دەگونجێ مەبەست لە درێژبوونەوەی تەمەن بەرەکەتی تەمەن بێ، بەو مانایی کە خودای باڵادەست بەرەکەتی خۆی دەخاتە ژیانی ئەو کەسە. بۆ نمونە، ئەگەر کارێک بەگشتی ماوەی 3 ساڵی بووێ بۆ ئەوەی بە تەواوی ئەنجام بدرێ، ڕەنگە خودای بەرز یارمەتی ئەو کەسە بدات لە ماوەی 1 ساڵ تەواوی بکات. دیارە ئەوەش وەک ئەمە وایە تەمەنی درێژ بوو بێتەوە. دووهەم، دەشگونجێ مەبەست لە زیادبوون و درێژبوونەوەی تەمەن دوو شتی دی بێ، ئەوانیش زۆرکردنی ڕزق و ڕۆزی و ساغ و سەلامەتکردنی جەستە و لەشی ئەو کەسە، لەبەر ئەوەی گوتراوە هەژاری مردنی هەرە گەورەیە. چارەم، هەبوونی پەیوەندی خزمایەتی بەڵگەیە لەسەر هەبوونی ئیمان بە خوددا و بە ڕۆژی دوایی، چونکە پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: من كان يؤمن بالله واليوم الآخر فليصل رحمه. واتە هەر کەسێک بڕوای بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە با پەیوەندی خزمایەتی بەجێ بگێنێ. پێنجەم، بەهۆی سەردانی کردنی مسڵمانێک لە پێناوی خوددا شوێنێک بۆ خۆت لە بەهەشت مسۆگەر دەکەی. ئەبوو هوڕەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ، پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی: هەر کەسێک سەردانی نەخۆشێک یا برایەکی خۆی بکات بێ ئەوەی نەخۆش بێ، بانگ بێژێک بانگ دەکات و پێی دەڵێ: خۆشی بۆ خۆت،
بەهۆی ئەم سەردانەتەوە شوێنێکت لە بەهەشت بۆ خۆت مسۆگەر کرد. شەشەم، خودای گەورە زۆر ڕقی لەو کەسە دەبێتەوە کە پەیوەندی خزمەتی پچڕاندووە. بەڵگەی ئەم دەقە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی: أبغض الأعمال إلى الله الإشراك بالله ثم قطيعة الرحم. واتە بغزێنراوترین کارە خراپەکان لە لای خوددا بریتین لە هاوبەش بۆ خوددا پەیداکردن، پاشان پچڕاندنی پەیوەندی خزمەتی. هەفتەم، هەر کەسێک پەیوەندی ڕەحم و خزمەتی بپچڕێنێ، خوددا پەیوەندی لەگەڵ دەپچڕێنێ، وەک لەم دەقەدا هاتووە. ئەبوو هورەیرە خوددا لێی ڕازی بێ لە پێغەمبەری خودداوە صلی الله عليه وسلم دەجێڕێتەوە کە فەرموویەتی: دوای ئەوەی خودای بەرز دروستکراوەکانی دروست کرد هەتا تەواوی کردن، ڕەحم هەڵسە واتە خزمەتی هەڵستە. گوتی ئێرە شوێنێکە کاتێک پەنات پێدەبردرێت و لە پچڕاندن پەنادێنمە بەر تۆ لەوەی کە بیپچڕێنم. خودداش فەرمووی: بەڵێ، ئایا ڕازی نابی کە هەر کەسێک تۆ بگەێنێ منیش بیگەێنم، واتە بیگەێنم بە ڕەحمەتی خۆم، و هەر کەسێک تۆ بپچڕێنێ منیش بێ پچڕێنم، واتە بەزەی خۆمی لێ دوور بخەمەوە؟ خزمەتی گوتی: بەڵێ. خوش فەرمووی: ئەوە بۆ تۆ بێ. واتە هەر کەسێک پەیوەندی خزمەتی بگەێنێ خوددا ڕەحمی خۆی پێ دەگەێنێ، هەر کەسێک پەیوەندی خزمەتی بپچڕێنێ خودای بەرز بەزەی خۆی لێ دادەبڕێنێ. هەشتم، هەر کەسێک پەیوەندی خزمەتی بپچڕێنێ ئەوە با بزانێ بەڵێن و پەیمانێک کە لەگەڵ خودای بەستووە شکاندوویەتی، وەک خودای گەورە دەفەرموێت: الذين ينقضون عهد الله من بعد ميثاقه ويقطعون ما أمر الله به أن يوصل ويفسدون في الأرض أولئك هم الخاسرون. آية 27 سورة البقرة. واتە ئەوانەی کە پەیمانی خوددا پاش پتەوکردنی هەڵدەوەشێننەوە و ئەوەی خوددا فەرمانی پێکردووە بگەێنرێ دەیپچڕێنن، خراپەکاری لە زەویدا دەکەن، ئەوانە زیانبارن. نوێم، ئەوەی پەیوەندی خزمەتی بپچڕێنێ با باش بزانێ کردەوە باشەکانی لێ قبوڵ ناکرێ، بە بەڵگەی ئەم فەرمایشتەی پێغەمبەری خودداوە صلی الله عليه وسلم کە فەرموویەتی: بەدڵنیایی کردەوە چاکەکانی ئادەمیزاد بەرز دەکرێتەوە و ڕادەنوێنرێن بۆ خودای پەروەردیگار. هەموو پێنج شەممەیەک شەوانی هەینی کردەوەی ئەوانە وەرناگیرێ کە پەیوەندی خزمەتیان پچڕاندووە. دێم، ماوە بڵێم یەکێک لە هۆکارەکانی چوونە بەهەشت بریتە لە بەجێهێنانی پەیوەندی خزمەتی، وەک لەم فەرموودەدا هاتووە. ئەبوو ئەیوب خوا لێ ڕازی بێ دەڵێ: پیاوێک بە پێغەمبەری خودای گوت صلی الله عليه وسلم: هەواڵم پێ بدە بەکردەوەیەک کە بیکەم و بمان باتە بەهەشتەوە. فەرمووی: خوددا بپەرستە و هیچ شتێکی بۆ بە هاوڵ دامەنێ، و نوێژ بەرپا بکە و چاک ئەنجامی بدە، زەکاتیش لە ماڵەکەت دەربکە، و پەیوەندی خزمەتیش بەجێ بهێنە. پاداشتی ئاشکردنەوەی نێوان خەڵک و سزای ئاشوب و تێکدانی نێوان خەڵک. لاپەڕە 94. پاداشت: ما عمل ابن آدم شيئا أفضل من الصلاة وصلاح ذات البين وخلق حسن. واتە هیچ شتێک لە کردەوەیەکی بەنی ئادەم نییە پاداشتی باشتر بێ لە نوێژ و چاکردنەوە و ئاشکردنەوەی نێوان دوو کەسانی ڕەوشت جوانی. سزا: لا يدخل الجنة قتات. واتە ڕاستەوخۆ بەبێ حیساب و لێپرسینەوە ناچێتە بەهەشت ئەو کەسەی قسە دێنێ و دەبات لە نێوان خەڵک بۆ ئەوەی نێوانیان تێک بدات. ڕوونکردنەوە: یەکەم، هاوکاریکردنی مسڵمانان لە نێوان خۆیان بە هەموو شێوەکانیەوە فەرمانی خوای پەروەردیگارە، وەک خودای بەرز لە سوورەتی ئەلمائیدە فەرموویەتی: وتعاونوا على البر والتقوى. ئاەتی 2 لە سوورەتی ئەلمائیدە. واتە هاوکاری یەکدی بکەن لەسەر چاکەکاری و پارێزگاری. لەبەر چی؟ لەبەر ئەوەی مسڵمانان برای یەکدین. بۆیە خودای گەورە دەفەرموێت: ئەگەر شتێک ناکۆچی کەوتە نێوان برایانتان و ئاشتیان بکەنەوە، وەک دەفەرموێت: إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون. واتە بێگومان ئیمانداران برای یەکدین، نێوان براکانی خۆتان چاک بکەن و
پارێز لە خوا بکەن بەڵکو خوش ڕەحمتان پێ بکات. دووهەم، جا لەبەر گەورەی ئەم کارە و پیرۆزی لە ئیسلامدا ئەگەر ئەو کەسەی لە نێوان دوو کەس یا دوو کۆمەڵ دێو دەچێ بۆ ئەوەی ئاشتیان بکاتەوە و قسەی ناڕاستیش بکات بۆ ئاشکردنەوەیان بە درۆزن داناندرێ بەڵکو پاداشتیشی هەیە. ئەوەتە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی بە درۆزن داناندرێ ئەو کەسەی قسە ڕێک دەخات نێوان خەڵکی پێچاک دەکاتەوە لە نێوانیان قسە دێنێ و دەبات یا قسەی خێر دەکات. سێهم، ئەگەر هەڵسی بە ئاشکردنەوەی نێوان دوو کەس یا دوو کۆمەڵ هەتا ئەوان تەباو گونجاو بن کاری خێر بکەن تۆ بەشداری لە هەموو پاداشتەکەیان لەبەر ئەوەی ڕێنمایی کەربووی بۆ ئەو خێرە. پێغەمبەری خودداش صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک خەڵکی بەرەو هیدایەت بانگ بکات بە ئەندازەی هەموو ئەوانەی کە شوێنی کەوتون گوێڕایەلیان کردووە و پاداشتی هەیە هیچ لە پاداشتی ئەوانیش کەم ناکاتەوە. چارەم، ئاشکردنەوەی نێوان خەڵک یەکێکە لە خۆشەویستترین کردەوەکان لە لای خودای باڵادەست. بە بەڵگەی ئەم فەرموودەیە ئەبوو ئەیوب خدا لێی ڕازی بێ دەڵێ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم پێی فەرمووم ئایا هەواڵت پێ نەدەم بۆ ئەنجامدانی کارێکی چاک کە خوا و پێغەمبەرەکەی خۆشیان دەوێ؟ حتمەن ئەویش گوتیەتی بەڵێ هەواڵم پێ بدە. فەرمووی ئاشکردنەوەی نێوان خەڵکی کاتێک کەلێک تووڕە دەبن و ئاشوب دەنێننەوە لە نێوان خۆیان. جا بۆ ئاگداری هەموو لایەک هەر کارێک خوا پێی خۆش بێ هەر کەسێک ئەنجامی بدات ئەوە خوش ئەو کەسەی خۆش دەوێ. هەر کەسێکیش خوا خۆشی بوێ لە ڕۆژی دوایی بەڕووی پێدەکەنێ. دڵنیاش بن هەر کەسێک خوددا بەڕووی پێ بکەنێ حیسابی لەگەڵ ناکات و دەیخاتە بەهەشتەوە. بە بەڵگەی ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی إن ربك إذا ضحك إلى قوم فلا حساب عليهم. واتە بێگومان ئەگەر پەروەردیگارت بۆ کۆمەڵێک پێ بکەنێ ئەوە لێپرسینەوەیان لەسەر نییە. پێنجەم، ئەگەر سەرنج بدرێ دەبینین خودای کار بەجێ هەوڵدان بۆ ئاشکردنەوەی نێوان خەڵکی پێش ڕەوش جوانی خستووە. لەگەڵ ئەوەش ئەو کارە یەکێکە لە هەرە ڕەوشتە جوان و باشەکان کەواتە ئەمەش ئەوەی لێوەردەگیرێ نێوان هەموو ڕەوشتە جوانەکان خودای بێوێنە ئاشکردنەوەی نێوان خەڵکی لە هەمووان پێخۆشترە و ڕەوشتی جوان لە تای تەرازووی کردەوە چاکەکان لە هەموو کردەوەی قورسترە. بۆیە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی هیچ شتێک نییە لە تەرازووی چاکەکاندا لە ڕۆژی دوایی قورستر بێ لە ڕەوش جوانی. شەشەم، هەڕەشەیەکی زۆر گەورەیە لە فەرموودەی دووەمدایە کە دەفەرمێت ئەو کەسەی قسە دێنێ و دەبات لە نێوان خەڵکی بۆ تێکدانی نێوانیان ناچێتە بەهەشت. ئایا هەواڵ لەوە ناخۆشتر هەیە هەر لە دنیا پێت بگۆترێ تۆ لەو 7,000 کەسەنی کە بەبێ حیساب دەچنە بەهەشت؟ ئایا لەوە ناخۆشتر هەیە پێت بگوترێت بەهۆی ئەو سیفەتەی کە هەتا شایەنی چوونە نێو ئاگری؟ ئایا لەو هەواڵە دڵ توندکەرتر هەیە کە هەر لە دنیا بزانی دۆزەخی؟ ئایا لەوە ناخۆشتر هەیە هەر لە دنیا بزانی لە نێو گۆڕ سزات بۆ دانراوە بەهۆی قسەهێنان و بردنت لە نێوان خەڵک بۆ نانەوەی ئاشوب؟ هەتا دوایی بێگومان لەو هەواڵە ناخۆشتر نییە مادەم وایە بە زووترین کات دەست بەرداری ئەو سیفەتە ناپەسەندە بە و وازی لێبێنە نەک هەر ئەوەندە بەڵکو ئەوانەی توانیشت تێکت داون هەوڵ بدە ئاشتیان بکەوە و تۆی تەبایی لە نێوانیاندا بچەقێنی و قۆڵی چاکەکاری لێ هەڵماڵی. هەفتەم، بەڵام دەبێ ئاگدار بین زانایانی ئیسلام هەر هەموو یەکدەنگن لەسەر ئەوەی ئەو کەسەی قسە دێنێ و دەبات لە نێوان خەڵک بە هەمیشەیی نامێنێتەوە لە دۆزەخ لەبەر ئەوەی خوای بەبەزەی فەرمیەتی إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء. سورة النساء آية 116. واتە بێگومان خوددا لەو کەسە نابوورێ کە هاوبەشی بۆ خوددا داناوە تۆبەی لەسەر نەکردووە جگە لە هاوبەشدانان بۆ خوددا لە هەر گوناهێک بیەوێ دەیبورێ کەواتە لە گوناهە گەورەکان غەیری هاوبەشدانان خاوەن گوناهەکانی دی وەک قەتل و زینا و ئەزیەتدانی دایک و باوک بوختان هەڵبەستان هەتا دوایی لە ئاگری دۆزەخ نامێنێتەوە. بۆیە کەسێک کە نێوان خەڵک تێک دەدات ئەویش هەتا هەتای لە ئاگر نامێنێتەوە بەڵام سەرنجامی ئەو تاوانەی دەیکات زۆر گەورەیە زۆر تێکدەر و وێرانکەرە. بۆیە گوتراوە ئەوەی کەسی نەمام دەیکات لە ساتێک ساحیر ناتوانێ بیکات لە ماوەی ساڵێک. هەشتم، یەکێک لە هۆکارەکانی سزای نێو گۆڕ
بریتێ لە قسەهێنان و بردن لە نێوان خەڵک. واتە ئەو کەسە پیشەی تێکدانی نێوان خەڵکە بەم قسە جێرانەوە با دڵنیابێ سزای نێوگۆڕ چاوەڕێی دەکات. وەک لەم فەرموودە هاتووە: عەبدوڵڵای کوڕی عەباس خوددا لە خۆی و باوکی ڕازی بێ دەڵێ پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم بەلای دوو گۆڕ تێپەڕ بوو. فەرمووی ئەم دوو گۆڕەوە سزا دەدرێن، سزاش نادرێن بەهۆی گوناهی گەورەوە. واتە ئەو دوو کەسە پێیان وابوو ئەو دوو گوناهە گەورە نین، یان ئەگەر وازیان لێ بهێنابایە زۆر گران و گەورە نەبوو، یا ئەو دوو گوناهە لەو گوناهە هەرە گەورەکان نین، ئەگەرنا لە ئەسڵدا دوو گوناهی گەورن. دوو گوناهەکانیش ئەوانن: یەکێکیان خۆی پاگڕا نەدەگرت لە پڕوشتی میز، ئەوی دیکە قسەی دەهێنا و دەبرد لە نێوان خەڵکی نێوانیانی بەو قسانەدا تێک دەدا. نوێم جاری وا هەیە قسەهێنان و بردن لە نێوان خەڵک دەبێتە هۆی بوختان و هەڵبەستان بۆ کەسانێکی داوێن پاک، یا هەر گوناهێکی دیکەی گەورە، ئەویش بەهۆی ئەوەی زمانمان گرنگی بەو قسە نادات کە دەیکات، عەقڵمان بیری لێ ناکاتەوە، دڵمان خۆی بۆ ساخ ناکاتەوە، وەک مەبەستێکی خراپمان هەیە لە کردنی ئەو قسەیە. جاری وایە یەکێک زۆر بە ئاسانی و بە سادەی قسەیەک دەبیستێ و دوایی دەیگوازێتەوە و دەڵێ گوێم لە فڵان بوو دەربارەی تۆ ئاوا و ئاوای دەگوت. بەهۆی ئەو قسەوە ژن و مێردێک لێک جیا دەبنەوە، منداڵەکان دوور دەبن لە نازی دایک و باوکیان، ئافرەتەکە بێوەژن دەمێنێ و پیاوەکەش لە نێو ماڵدا دەمێنێ. ئەوە هەموو کارەساتە بەهۆی یەک قسەی کەسێک کە گواستیەوە لە نێوان دوو کەس، کە ئەوە پێی دەگوترێت نەمیمە، کە بەڕاستی هەر خودی ئەو قسە جێڕانەوە غەیبەتە و ئەویش یەکێکە لە گوناهە هەرە گەورەکان و خوداش لەو بارەیەوە فەرموویەتی: ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه واتقوا الله إن الله تواب رحيم. سورة الحجرات آية 12. واتا وهندێکتان غەیبەتی هەندێکتان مەکەن. ئایا ئەی مسلمانان هیچ کامێکتان لە ئێوە حەز دەکات کە گۆشتی برایی دینی خۆی بخوات بە مردووی؟ بێگومان پێتان ناکرێ و پێتان ناخۆشە. مادەم وایە لەخوا بترسن و پارێز بکەن، غەیبەتی خەڵکی مەکەن، چونکە بێگومان خوددا تۆ بە وەرگری بەبەزەییە. دەیەم کەمترین گوناهی تێکدانی نێوان خەڵک بریتیە لە غەیبەت، گەورەترینیان بریتیە لە بوهتان. جا زۆر کەس کاتێک باسی خەڵک دەکەن دەڵێن باسی سیفەتیم کردووە، ئەوەی دێڵێم تێیدایە، بێ ئاگا لەوەی هەر ئەوە خودی خۆی غەیبەتە، بە بەڵگەی ئەوەی ڕۆژێک پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم فەرمووی: ئایا دەزانن غەیبەت چییە؟ گوتیان خوددا و پێغەمبەرەکەی باشتر دەزانن، زاناترن. فەرمووی: بە جۆرێک باسی براکەت بکەی کە پێی ناخۆش بێ. گوتیان ئەدی ئەگەر ئەوەی کەی دێڵێن تێیدا بوو؟ فەرمووی ئەگەر ئەوەی دێڵێ تێیدا بوو ئەوە غەیبەتت کردووە، بەڵام ئەوەی کە دێڵێ تێیدا نەبوو ئەوە بوهتانت بۆی هەڵبەستووە. پاداشتی خێر و سەدەقەکردن و سزای پەشیمان بوونەوە لێی. لاپەڕە 101. پاداشت: كل امرئ في ظل صدقته حتى يقضى بين الناس، أو قال حتى يحكم بين الناس. واتە لە ڕۆژی قیامەت هەموو کەسێک لە ژێر سێبەری خێر و سەدەقەکەیەتی تاوەکو دادوەری و دادگایی کردن لە نێوان خەڵک دەست پێ دەکات. سزا: مثل الذي يرجع في صدقته كمثل الكلب يقيء ثم يعود في قيئه فيأكله. واتە وێنەی کەسێک کە پەشیمان دەبێتەوە لەو خێرەی کردوویەتی وەک وێنەی سەگێکە کە بڕشێتەوە پاشان بگەڕێتەوە بۆ سەرڕشانەوەکەی بیخواتەوە. ڕوونکردنەوە: یەکەم لە ڕۆژی دوایی هیچ سێبەرێک نییە جگە لە سێبەری عەرشی خودای پەروەردیگار. خەڵکیش هەریەکە و هەتا گۆزینگ یا چۆک یا ڕان یا سینجیان کەوتۆتە نێو عارەقەی خۆیان. ئەو کەسانەی بەخوا پێمەبەست بوونە و خێر دەکەن دەکەونە ژێر سێبەری ئەو خێر و سەدەقەی کە کردویانە. دووهەم ئەبوو هوڕێرە خوددا لێی ڕازی بێ دەڵێ پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم فەرموویەتی: إن الله قال لي أنفق عليك. واتە بەڕاستی خوددا پێی فەرمووم تۆ ببەخشە منیش پێت دەبەخشم، کەواتە
ئینسان کاتێک شتێک لە ماڵەکەی دەبەخشێ خوددا زۆر زیاتری پێدەبەخشێتەوە. بۆچی؟ چونکە هەر کەس بەقەدەر خۆی دەیبەخشێ، ئەوەی زۆری هەبێ دەتوانێ زۆر ببەخشێ، ئەوەی کەمی هەبێ کەم دەبەخشێ. خودای گەورەش دەوڵەمەندە و زۆر دەبەخشێ. سێهەم، خوددا چەند بەرامبەر پاداش دەداتەوە. وەک خودای گەورە لە سوورەتی ئەلبەقەڕەدا فەرموویەتی: مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. ئاەتی 261 لە سوورەتی ئەلبەقەڕە. واتە وێنەی ئەوانەی کە سامانەکانیان لە پێناو خوددا خەرج دەکەن وەک وێنەی دەنگێک وایە کە 7 گوڵان دەڕوێنێ، هەر گوڵێک 100 دەنگی تێدایە، و خوددا بۆ هەر کەسێک بیەوێ پاداشتی چەند قات دەکاتەوە، وەخوا سیفەتی فراوانی زانایە. پێغەمبەری خودداش فەرموویەتی: هەر کردەوەیەکی چاچی ئادەمیزاد بەدە چاکە بەرامبەر پاداش دەدرێتەوە، هەتاوەکو 700 بەرامبەر، هەتاوەکو ئەو ئەندازەی کە خوا بۆ خۆی دەیزانێ. دیارە ئەم فەرموودەیەش پشتگیری ئەم ئاەتە دەکات کە خودای گەورە دەفەرمێت: والله يضاعف لمن يشاء، ئەوەی لێوەردەگیرێ کە لە 700 بەرامبەریش زیاتر. جا لە ئەنجامی چدا خوددا پاداشتەکەی چەند قات و چەند بەرامبەر دەکاتەوە. دیارە لە ئەنجامی ئیخلاس و خوا پێمەبەستبوونی باشتر و نیەتی چاکتر و شوێنی پێگرتنی چاکتر. چارەم، خێر و سەدەقەکردن گەرمایی نێوگۆڕ ناهێڵێ. عوقبەی کوڕی عامیر خوددا لێ ڕازی بێ دەڵێ: پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم فەرموویەتی: بێگومان سەدەقە گەرمایی و ناڕەحەتی نێوگۆڕ لەسەر خاوەنەکەی دەکوژێنێتەوە و لای دەبات. ئیماندار لە ڕۆژی دواییدا دەچێتە ژێر سێبەری خێر و سەدەقەکەی. پێنجەم، هەر کاتێک پێغەمبەری خوددا دیاریەکی بۆ هاتبە چاکتر لەو دیاریەی دەبەخشیەوە، یا وەک خۆی وەک لەو دەقەدا هاتووە. عن عائشة رضي الله عنها قالت: كان النبي صلى الله عليه وسلم يقبل هدية ويثبت عليها. واتا لا عائشة وخوالي رازي بيجير دراوتوا قوتيتي پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم دیاری وەردەگرت بباشتر لەو دیاریە دیاری دەبەخشیەوە. شەشەم، خەڵات و دیاری هۆکاری دروستکردنی خۆشەویستە لە نێوان خەڵک، وەک پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم فەرموویەتی: تەهادوا تەحابوا، واتە دیاری و خەڵات بدەنە یەکدی و یەکدیتان خۆش دەوێ. هەفتەم، کاتێک شتێک دەبەخشرێ جا بە دیاری یا بە سەدەقە حرامە پەشیمان بوونەوە لێی، تەنها لە یەک کاتدا نەبێ، ئەویش ئەگەر منداڵی خۆت بێ شتێکی پێ بدەی و دوایی لەبەر هۆکارێک لێی وەربگریتەوە. بە بەڵگەی ئەم دەقە یەکێک لە هاوڵان منداڵی پێبوو، گوتی ئەم دیاریم داوەتێ. پێغەمبەری خودداش صلی الله عليه وسلم فەرمووی: ئایا وێنەی ئەم دیاریەت داوە بە هەموو منداڵەکانت؟ گوتی نەخێر. پێغەمبەری پێشەواش صلی الله عليه وسلم فەرمووی: فەئەرجع، واتە بگەڕێوە لێی وەربگرەوە. هەشتم، هەرگیز منەت لەسەر ئەو کەسە مەکە کە خێرت پێی کردووە، چونکە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی: سێ جۆرە کەس هەن خوددا تەماشایان ناکات لە ڕۆژی قیامەت. ئەوەی ئەزیەتی دایک و باوکی داوە، ئەوەی بەردەوام بووە لەسەر خواردنەوەی شەراب تا مردن، ئەوەی خێرێک دەکات دوای منەت لەسەر ئەو کەسە دەکات کە خێری پێکردووە. نۆیەم، پرسیارێک زۆر گرنگە، وەڵام بدرێتەوە ئایا دیاری دەکرێتەوە دیاری؟ بەڵێ، لە ناو خەڵکی باوە دیاری ناکرێتەوە دیاری، بەڵام سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم پێچەوانەی ئەمەیە و زۆر جار پێغەمبەریش صلی الله عليه وسلم شتێکی کراوەتە دیاری هەر ڕاستەوخۆ لەو شوێنە بەخشیوێتەوە کردیەتەوە دیاری. دەیەم، وێکچواندنی کەسێک بە سەگ لەسەر کردەوەیەکی گوناح بەڵگەی گەورەی گوناهەکەیە. خوا هەموو لایەکمان بپارێزی لەم ڕەفتارە. پاداشتی فێربوونی زانست بۆ خوددا و سزای فێربوونی زانست بۆ غەیری خوددا.
لاپەڕە 106 پاداشت من غدا إلى المسجد لا يريد إلا أن يتعلم خيرا أو يعلمه كان له كأجر حاج تاما حجته. واتە هەر کەسێک بڕوات بۆ مزگەوت هیچ مەبەستێکی نەبێت جگە لەوەی کە بیەوێ فێری شتی چاک بێ یا خەڵک فێرە شتی چاک بکات، ئەوە پاداشتی حاجێکی بۆ دەنووسرێ کە حەجەکەی بە تەواوی ئەنجام دابێ. سزا من تعلم العلم ليباهي به العلماء ويجاري به السفهاء ويصرف به وجوه الناس إليه أدخله الله جهنم. واتە هەر کەس فێری زانستێک بێ بۆ ئەوەی شانازی بەسەر زانایەنەوە بکات یا مناقەشەی پێ لەگەڵ نەزانان بکات و سەرنجی خەڵکی بۆ لای خۆی ڕابچێشێ، ئەوە خوددا دەیخاتە نێو ئاگری دۆزەخەوە. پاداشتی ڕاستگۆیی و سزای درۆزنی لاپەڕە 107 پاداشت عليكم بالصدق فإن الصدق يهدي إلى البر وإن البر يهدي إلى الجنة. واتە داواتان لێ دەکەم ڕاستگۆ بن، چونکە بە تەئکید ڕاستگۆیی ڕێنماییە بۆ هەموو کردار و گفتارێکی چاک، و کردار و گفتاری چاکیش ڕێنمایی مرۆڤ دەکات بۆ بەهەشت. سزا إياكم والكذب فإن الكذب يهدي إلى الفجور وإن الفجور يهدي إلى النار. واتە داواتان لێ دەکەم خۆتان بپارێزن لە درۆکردن، چونکە بە دڵنیایی درۆکردن ڕێنماییە بۆ هەموو کردار و گفتارێکی خراپ و لادان لە ڕێی ڕاست، و خراپەکاریش ڕێنماییە بۆ چوونە نێو ئاگری دۆزەخ. پاداشتی ئەنجامدانی نوێژی هەینی و سزای وازهێنان لە نوێژی هەینی لاپەڕە 108 پاداشت من غسل يوم الجمعة واغتسل وبكر وابتكر ومشى ولم يركب ودنا من الإمام فاستمع ولم يلغ كان له بكل خطوة عمل السنة أجر صيامها وقيامها. واتە هەر کەسێک لە ڕۆژی هەینیدا لەشی خۆی بشوا و زۆر زوو بە پێ نەک بە سواری بڕوات بۆ نوێژی هەینی و لە ئیمام نزیک بێتەوە و گوێی بۆ بگرێ و لە کاتی وتاردان قسە نەکات، ئەوە بە هەموو هەنگاوێکی پاداشتی کردەوەی 1 ساڵی بۆ هەیە کە تێیدا بە ڕۆژوو ببێ و بە شەو نوێژی تێدا بکات. سزا من ترك الجمعة 3 من غير عذر فهو منافق. واتە هەر کەسێک بەبێ پاسا و 3 هەینی لەسەر یەکدی وەک لە فەرموودەی دیدا هاتووە نەیەتە مزگەوت بۆ نوێژ، ئەوە سیفەتی دووڕووی تێدایە.